ئەو کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین شەوێکی تر لە شەوانی شەممە دێنەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی گرنگی تر لە بابەتەکانی وێبیناری هەفتانەی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلەس چالاکی و کارەکانی سێ تەوەردا خۆی دەبینێتەوە، ئەوانش تەوەری پەروەردە بە مانایە گشتگیر و فراوانەکەی، تەوەری ڕاهێنان و تەوەری ڕاوێژکاری. یەکێک لە بەرنامە بەردەوامەکانی ئەکادیمیای مێگامایند لە وتەی دروستبوونیەوە بریتیە لە ڕێخستنی وێبیناری شەوانی شەممە کە هەفتانە بابەتێک هەڵدەبژێرێ بۆ ئەوەی کەسایەتێکی گونجاو و پسپۆڕ لەو بوارە ئەو بابەتە بخاتە ڕوو، پاشان بەشداربووانی بەڕێزیش بتوانن سەرنج و تێبینی و پرسیارەکانی خۆیان ئاراستە بکەن، وەڵامەکانیش بەدەست بهێننەوە. ئەوەی ئەم شەو هەشتایەمین وێبینارە کە ئەوانی تر هەر هەمووی بە تۆمارکراوی بەردەستن لە چەناڵی یوتیوبەکەمە، دواتر لینکەکەش دادنێن. ئەوەی ئەم شەویش هەر تۆمار دەکرێت بە تەواوی، هەم ئێستا بە زیندی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەکادیمیای مێگامایند دەگوازرێتەوە بە شێوەی زیندی و ڕاستەوخۆ، هەمیش تۆمار دەکرێت بۆ ئەوی دواتر لە چەناڵی یوتیوبیشدا بنرێت بۆ ئەوانەی کە نەیانتوانیوە لەو دەمەیدا لەگەڵمان بەردەوام بن. چاڵەکیەکانی ئێمە کاتەکەی تقریبەن 90 خولەکە، نیوەی کاتەکە بۆ پێشکەشکاری سەرەکی بابەتەکە تەرخان دەکەین، ئەوەی تر زیاتر دەبێتە گفتوگو و پرسیار و سەرنج و وەڵامەکانیش وەردەگرینەوە. ئێوە دەتوانن بە سێ شێوە بەشدار بن، یان لە چاتبۆکس لێرە لەو زوومە پرسیارەکانتان بنووسن، دوای ئێمە ئاراستەی دەکەین، یان لە کۆتاییدا دەستت بەرز دەکەیەوە، ئێمە ڕێگەتان پێ دەدەین بۆ ئەوەی خۆتان پرسیارەکان ئاراستە بکەن، یانش لە پیجی تۆڕە کۆمەڵایەتی فەیسبوک بە تایبەتی لە کۆمنت بینووسی، ئێمە هەوڵ دەدەین بیگوازینەوە ئێرە و وەڵامەکەشت بۆ وەربگرینەوە. بەڕاستی بابەتی پەروەردە بابەتێکی زۆر فراوانە، هەموو جار دەڵێن بەمانە فراوانەکەی هەموو کایەکانی ژیان دەگرێتەوە، بەمانایە فراوانەکەی ژیانی مرۆڤ، تەندروستی مرۆڤ، لایەنی کۆمەڵایەتیە، لایەنی دەرونیە، لایەنی ئەکادیمی زانستیە، هەمووی بەیەکەوە گرێدراوی یەکن. بۆی هەندێک جار بابەتی وا هەڵدەبژێرین ڕەنگە هەندێک کەس پێیان وابێت دوورە لە بواری پەروەردە، بەڵام پێمان وایە هەمویان بوارەکان تێکەڵکێشن، هەمویان پەیوەندیان بە یەکترەوە هەیە. مرۆڤ پێویستی بە زانیاری جۆرا و جۆر هەیە بۆ ئەوەی ژیانی خۆی یان ژیانی ئەو خانەوادەی کە لەگەڵیدا فراهەم بکە و یان باشتری بکە. بۆ ئەم شەو بابەتی وێناکردنی پزیشکی یان مێدیکەڵ ئیمەجین کە شێواز و جۆرا و جۆری هەیە، جۆرا و جۆری جیاواز و هەندێکیش هەڵە تێگەیشتن هەیە لە شێوازەکان و لە لێکدانەوەکان و تەنانەت لە لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنیەکانیش. بۆیە پێمان باش بوو کەسێکی پسپۆڕ لەو بوارە قسە لەسەر ئەو بابەتە بکە، ئەویش بەڕێز کاک دکتۆر ڕزگار شێروانیە کە ئێستا بە کورتی دەیناسێنین، دوایی ڕێگەی پێدەدەین بابەتەکەی خۆی پێشکەش بکە. دکتۆر ڕزگار شێروانی بەکەلەریوسی هەیە لە پزیشکی و نەشتەرگەری لە زانکۆی هەولێری پزیشکی، هەروە ماستەری 2 ساڵەی خوێندووە لە تیشکزانی لە زانکۆی دیهۆک لە ساڵی 2007. لە زۆربەی نەخۆشخانە حکومی و تایبەتەکان و لە بنکە تەندروستیەکانی هەولێر و دیهۆک کاری کردووە، بە تایبەتی لە بەشەکانی سۆنەر و سیتیسکان و ڕەنینی موگناتیسی. چەندین بەشداری هەبووە لە کۆرس و وەرکشۆپە زانستیەکانی نێوخۆی وڵات و دەرەوەش.
چەندین ساڵ ڕاهێنانی بە پزیشکە قوتابیەکانی بەشی تیشی کردووە. هەروەها جگەلەوە چەندین بابەتی نووسینی هەیە، بە تایبەتی بابەتی زانستی کە لە ڕۆژنامە و گۆڤار و ماڵپەڕە ئەلکترۆنیە جیاجیەکاندا بڵاو کراونەتەوە. چەندین دیمانەشی زانستیشی لەگەڵ ئەنجام درراوە لە تیڤ و لە کەناڵەکانی سەتەلایت. ئێستاش هەر بەردەوامە لە کاری پزیشکی تیشکزانی. ئەمە بۆ خۆمان زۆر سوودمان لە پەیجەکانی وەرگرتووە، بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە ئەو بابەتە پزیشکیانەی دایدەنێ بە زمانێکی کوردی پارا و دەیخاتە ڕوو لەگەڵ وێنەی گرنگ کە تێیدا بابەتەکان ڕوون دەکاتەوە. هەر لەسەر ئەو شاشەی ئێستا بەردەمت دەبینی کە هەم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و هەم لە ئینستاگرام کاریکتۆر ئەکاونتی هەیە، ئەوانەی دەیانەوێت دواتر فۆلۆی بکەن بۆی بێبەش نەبن لە بابەتەکانی کە دەیان خاتە ڕوو. وەکو کەسایەتیش بەڕاستی کەسێکی خاکەڕایە، کەسێکە زۆر حەزی لە خزمەتکردن و لە بەخشینە. هەروەها من ڕای شخصی خۆشم کەسێکی زۆر ڕۆشنبیر و خۆشەویستیشە. ئینشاڵڵا تەندروست و تەمەندرێژی دەکا بۆ خزمەتی زیاتر. کاک دکتۆر ڕزگار، ئێستا دەتوانی جەنابەت زانین ئەگەر سلایدەکە شێر بکەی، ئەوستا شەماڵ ئەوەی خۆمان لابە، ئەو سکرینەی خۆمان لابە بە کاک دکتۆر ڕزگار. You are sharing the screen of the PowerPoint-ەکەی بکەیەوە کاک دکتۆر. شاشەکە دیارە، زۆر باشە کاک دکتۆر. فەرموو جەنابەت دەتوانی دەست پێ بکەی. ئێستا ساعت 9:08 دقەیە، ئەگەر دەوری 45 دقە ینی کاتەکە بێ، ینی 9:50 دقە 55 دقە تاوابی، زۆر باشە بۆی مەجای پرسیار و سەرنجەکان بمێنێتەوە. فەرموو کاک دکتۆر ڕزگار. سکرینەکە دیارە، بەس دەنگت نییە لەلایم، ئەگەر قسەیەک بکەی. ئێستا بزانم دەنگم هەیە؟ ئێستا دەنگ هەیە، بەڵێ بەڵێ. سلام علیکم جەماعەت، زۆر بەخێر بن. ئینشاءڵڵا ئەو کاتی ئەوڕۆ لەگەرەمە بەسەری دەبن، زەرەی لێ ناکەن، ئینشاءڵڵا ئیستیفادەی لێ دەکەین، ئینشاءڵڵا لێگری فێر دەبین. وەگەر یەکێک شایانی سوپاسی بەڕاستی دکتۆر ریمدادا لە بۆ ئەو خەباتە بێوچانەیە کە دەیکا هەموو جارێ لە ئەو سیمینارانی کە ئۆنلاین دەیگۆزیتەوە. ئەوە وەکو مۆمەکە کە چرایەکە ڕێی کۆمەلگامان ڕۆشن دەکاتەوە، پەرە بە زانست دەدا بە پەروەردا، جهودی شانی پێزانینە و هەروەها جهودی خەباتی مێگەمایند، دامەزراوی مێگەمایند کە بێوچان یەکبینە بەردەوامە لە پێشکەشکردنی بڵاوکردنەوەی زانیاری و ڕێنمایی پەروەردەیی لە بۆ مامۆستایان و قوتابیان و لە بۆ گەنجان. ئەم زوو سوپاسان دەکەم و خۆشحاڵم کە ڕەزامەتین تا فەرموو بە پێشکەشکردنی بابەتێک دەربارەی وێناکردنی پزیشکی. وێناکردنی پزیشکی شتێکی زۆر زەروریە لە بۆ تەشخیصی نەخۆشیەکان. وێناکردنی پزیشکی چ دەگریتەوە؟ هەر تەکنیکێک، تەکنەلۆژیایەک کە حاڵەتێکی نەخۆشی بکات بە ڕەسم و پیشانی پسپۆڕێکی بدا بە شێوەی نیشانە، پسپۆڕەکە نیشانەکە تەحلیل بکە، شی بکاتەوە لە بۆ وەرگرتنی معلومات و پێدانی ئەو معلوماتە لە بۆ پسپۆڕێکی تر لە بوارێکی تر کە ئیستیفادەی لێ بکە هەتا پشتی پێ ببەستی لە بۆی کە عیلاجی نەخۆش بکە. لێرە چ فێر دەبین لە بە خۆتان دەزانن وێناکردنی پزیشکی ئیشەشی درێژخایەنە، زۆر دەوڵەمەندە، بە هەزاران مەپەڕی لەسەر نووسرا، چەند سەدا تێکسبووکی لەسەر نووسرایە و ساڵانێکی تەمەن دەبی تەرخامکەی لە بۆەوەی کە شتێک دەربارەی بزانی. ئەمە لێرە مەجبورین چڕی بکەینەوە، خەستی بکەینەوە لە بۆ لە ماوەیەکی کەم و بە معلوماتێکی کەم، ئەوزە نازانم دەتوانین حەق خۆی بدەینە یان نا، بەس محاولە دەکەم
شتەکە ئۆسارەی پێشکەش بکەم نبزەک ئەو های بگوشم کە بەکەڵک بێ لە بۆ وەکو ڕێنماییەک لە بۆ نەخۆشەکان ئەوانەی کە پێویستیان بە ئەو فەحسانە دەبێتن هەتا بزان پێشی بزنە فەحسەکەی پێویستە چ بکەن ئەو فەحسەیەکە لە بۆی دەچەند چییە و پاشی فەحسەکە ئەگەر ڕێنماییەکە بی پاشی فەحسەکە چ بکەم باشە. ئەمە دوو تێرممان هەیە یەکەشیان ئیمەجینگ ئیمەج لە ئینگلیزی یعنی ڕسم وێنە ئەوی دیکە ڕێدۆلۆجی ئیمەجینگ وەچ گوتمان لە ڕسم هات یعنی وێنەکردن یعنی تو هەر شتێک بە وێنە پیشانی دکتۆر بدەی یان پیشانی بینەر بدەی معلوماتی تێدا بێ ئەو معلوماتە شەر نییە سینەمایی بیان تەلەڤیزیۆنی بیان شتەشی زۆر ریزۆلوشنشی زۆر جوانی هەبی یعنی زێنەت بی بەس تەماشای بکەینە مهم لەو وێنەیە چییە نیشانەی ئەو تۆی تێدابی کە بتوانی بیخینیەوە لە بۆ ئەوەی دەستنیشانی نەخۆشی بکەیت بەچ فەرقی هەیە لەگەر ڕێیدۆلۆجی لە ڕێی هاتیە ڕێیدیۆ لە رادیۆ هاتیە ئەوەی کە تیشتی تێدا بەکاردێ ڕێی بەکاردێ ئێمەجینگ شەر نییە تیشتی تێدا بەکاربێ ڕێیدۆلۆجی بە زۆری ئەکسڕێ دەگرتەوە تۆمۆگرافی دەگرتەوە سیتیسکانی دەگرتەوە ئەوە تیشتی ئەکس و تیشکەکانی دیکەی تێدا بەکاردێ. ئێستا با پرسیارێکتان لێ بکەم بەس حەزم لێ جواب بدەنەوە جوابەکانشی ئینشاڵڵا تەماشا دەکەین بەجێرەی جوابەکان قسەی لەسەر دەکەین. ئایا سۆنەر باشترە یان ڕەنین؟ حەزەکەم بە نووسین لە چات بۆکسەکەی بنووسن بەڵێ سۆنەر باشترە یان ڕەنین؟ ڕەنین یان ڕەنین مغناطیسی ئەمەڕای چیانیان باشترە؟ دکتۆر پرسیارەکە گەر ڕوونتربی باشترە لە ڕووی تەشخیصەوە یان باشترە لە ڕووی کاریگەری لەسەر جسمی مرۆڤ؟ زۆ پرسیارەی زیرەکانەیە ڕەنگە هەم کەسێک ئەو پرسیارە نەکاتن ڕەنگە یەکێک بڵێ ڕەنین باشترە چکە ڕەنین مسەقەفانەتتر دیارە و مهمتر دیارە متەتەورە یان پارەکەی زیاترە کۆستەکەی زیاترە لەوانەیە یەکسەر بڵێ ڕەنین باشترە یان مۆدێلترە. ئەوزە جوابەکە وەیە نازەم لە چات بۆکس چ نووسرایە یەکێکیان فاروق دەڵێ زانیاریم نییە ساڵح عومەر ئاجی دەڵێ هەردووچیان نەن ئایۆنایزیشن سەلام دەڵێ ڕەنین باشترە باریزە دەڵێ سۆنەر باشترە ڕاستە هەردووچیان باشن چونکە بۆ تەشخیص بەکاردێن دکتۆر ئومێد ئەویان زۆر ڕاستە تەمان دەستخۆشی لە هەمووتان دەکەم ئێستا مەهاتینە لێرە باسی ئەو شتان دەکەین ئەوە باشترە یان ئەوە باشترە ئەوە بەکاربیێنم یان ئەوی دیکە بەکاربیێنم چه هەن هەڵبژێرم و چێ مۆدالیتەکەی هەڵبژێری ڕێگە وێناکردنەکە هەڵبژێری ئەمن یان نەخۆش یان دکتۆری مەعالیت ئێستا دەین باسی ئەو شتانە دەکەین و لەبەرچە دەبێ حکمەتش تێدابی ئەمە لە هەموو شتێکی باڵانسمان هەیە باڵانسی نەگەتیڤ و پۆزیتیڤ زەرەر و قازانج دەبی هەردووچی لە قەپام بدەین کامیان باشتر زیاتر بوو ئەمە ڕەچاوی ئەو نقطەیە بکەین ئەوەی کە گوتی ڕەنین باشترە بەچ پێوەرێک ئەوەی کە گوتی سۆنەر باشترە بەچ پێوەرێک ئێستا دێن باسی ئەو شتانە بکەین وەڵامەکەوێ سۆنەر باشە ڕەنین باشە هەندەجار سۆنەر باشترە هەندەجار ڕەنین باشترە بەجێرەی نەخۆشیەکە ئەوە جارێ نەخۆش تازە دێتە ئیمەجینگ ڕووم ژۆری وێنەکردن تەسویر لەسەریتی چ بکە یەکەم شت ئەوە نێک سەرغار بدا پڕداتە بێدەکەی و درێژبی دکتۆر یەڵە سۆنەر مرۆڤ بکە غەڵەتە ئەوە دەبێکسەر دانیشی ئەو دانیشتنە چەند ئیستیفادەی هەیە یەکەم نەخۆشەکە پشووەکی وەردەگری قەلەقیەکەی نامینێتن هەناسە بڕچەی نامینێتن پاڵپیتێشنی دڵەڕاوچی یان دڵە کوتەی نامینێتن حال لە حاڵەتەکی ئاسایی دەتوانین فەحسی بکەین و هەروەها معلوماتی ئەو پێیتی ئەمە دکتۆرەکەی سۆنەر یان دکتۆری ئەشعە وەردەگریتن کە زۆر ئیستیفادە هەیە و معلوماتی پێشەکی کە لە نەخۆش وەردەگرین نەخۆش هەیە حامیلەیە دێتن فەحسێک دەکاتن دکتۆرەکە نازانی نەخۆشەکەش باسی نەکردێ مەجای نەبووە بڵێ یان لە بیری نەبووە بڵێ یەکسەر هاتیە درێژ بۆ لە بۆ فەحسەکەی ئەو دانیشتنە زەروریە و مۆبیلەکەشی دابیدانێت چونکە مۆبیل
زەبزەباتی هەیە ئەو زەبزەباتی تەسیری هەیە لەسەر هەندێک جۆرە فەحص حتا ئێستا لە دیراساتی نوێ دەرێ زەبزەبەی مۆبیل لە بۆ ژۆری سۆنەریش باش نییە. ئەتو بزانە کە ئەو داتای ئەتو پێشکەشی دکتۆرەکە دەکەوێت دکتۆرەکە لێت دەپرسی بزان هەوی سیفە لە دەستان چی ئەمینە تەنهامە بەس لە وەرگرتنی معلوماتەکان مەسلحەتی نەخۆشە لە بۆ گەیشتن بە تەشخیصەشی دروستتر نەک لە بۆ شتێکی دیکە بەکاربێ. متمانەی بینی نەخۆش و بینی دکتۆری وێنەگر یان وێنە خوێنەر کە پێ دەگوترێت تیشکزان ئەو متمانەیە زۆر زۆر مهمە و پێویستە لە مەسلحەتی تەشخیصی نەخۆشدایە. دکتۆرەکان هەموو شتێکی ئەوانەی کە پێویستە بە نەخۆشیەکە و بە فەحسەکە دەپرسی و تەدوینی دەکات تۆماری دەکات لە لای خۆی بەکەڵک دێتن دەچنەوە مەلەفی دکتۆرەکە نەخۆشەکە. یەکەم پرسیار هەندێک پرسیارمان هەیە لە نەخۆشی دەکەنەوە پێدرن history of present illness ئەو نەخۆشە حاڵەتی نەخۆشی ئێستای چۆنە مەسەڵەن ئایا نەخۆشەکە حەملی هەیە ئاخر دەورەی چەندە تاریخەکەی ئەوجا ئاخر دەورە هەموو جارێ بە نەخۆش بزانیت چۆن حساب دەکرێت ئاخر دەورە بەس یەکەم ڕۆژی نەک ڕۆژی خاوێن بوونەوە ئەوە زۆر مهمە لە بەتابەتی لە حاڵەتی تشخیص بە ئەشعەی ئێکس هەندەزار مەوعیدی عادە بەسەر چووە کەچی نەخۆشەکە باز ناکاتن دکتۆریش نەیپرسیە ئیهمالیەک ڕوویدایە لێ زۆر پێویستە ئەوە بپرسرێت و هەروە لاکتەیشن یعنی شیرپێدان ئەو شیرپێدان لە هەندێک نەوعەت کۆنتراست میدیا هەیە لە کاتی دەرمانی پێدەرن دەرمانی تەلوین ڕەنگکردن لە هەندێک فەحز بەکار دێتن ئەو کۆنتراستە هەندەزار لە لاکتیشن پەیوەندیەکی هەیە بە کۆنتراستەکە یان لە نیوکلێر ئیمجینگ لە وێناکردنی ناوچی ئەو ژانێک کە هەیتی ئەو نەخۆشە دەبی باس بکە ژانەکەی لە چێ دەداتەوە چێ چەند سەعات دەخایەنی و تەبیعەتی چۆنە سڤیریتی و توندی چۆنە ئەوانە هەموو دەبێت تەدوین بکرێت ئەو نەخۆشە ئایا زەختی هەیە سوکەری هەیە نەخۆشی گورچی لە درێژخانی هەیە نەخۆشی جەرجی هەیە یان هەندێک مێتاڵ هەیە لە ناو قەلبی لە ئێسکەکان مەسەڵەن نێڵی تێدا یان بڕی تێدا یان شتێکی تێدا یان ستێنتێک هەیە لە ناو لەشی لە ناو ئەندامەچی ئەو ستێنتە دەوی بەیان بکرێت چونکە هەندێک فەحس هەیە لەوانەیە زەرەرێکی زۆر سەیری هەبی لە بۆ شتانە مەسەڵەن پیسمیکەر هەندەجار لە هەندێک فەحسی لە کار دەکەوی پیسمیکەر ئەوەی کە ترپە بە دڵ دەداتن بە شێوێکی سناعی هەندێک نەخۆش کە ناڕێکیت لێدانی دڵیان هەیە لە بۆیان زەرع دەکرێت لەسەر یان لە بن پێست یان لە شوێنی تر نەخۆش دێغێر هەندێک عیلاجی حتمەن هەیە خاستەنە کۆمەلگەی کوردەواری خۆمان بەداخەوە من لە مجتەمەعاتی دەژین هەر دەرمان وەکو بوتە چەرەزات وەکو شەکەراتی لێ هاتیە هەر کەسێک دێ بە کەیفت خۆی لە سەیدەلەکی داوای هەندێک دەرمان دەکا و دەچی بەکاری دێنی و دەڕوا و نازانی ئەو چیت تەسیرێکی هەیە ئەسڵەن ئەوە فەقیچیە لەگەروەی ئەوە لە بۆ ئەوەندە خۆشی ئادەست دەدا یان دەست نادا بلەو تەمەنا دەگونجێ ناگونجێ ئایا ئەگەرەوە زەختی هەبێەوە تەسیر لێ دەکا و حەبە و دەرمانە بەداخەوە زاهیرەکی زۆر خراپە لە ناو کۆمەلگای ما بەس ئەگەر دەرمانی هەیە دەوی بێتن بەو دکتۆری ناو بەشی تیشکزانی بە جەماعەتی وێ پیشان دەکا کە ئەو دەرمانانم هەیە ئەمن یان ئەو فەحسانێک کە کردیتی پێویستە بینی بە تایبەتی مەسەڵەن سیرەم کریاتینین ئەوە زۆر استفادەی لێ دەکەین هەندێک فەحسەیە ناکرێت گەر سیرەم کریاتینین بەرزبی هەر ئەسڵەن فەحسەکە ناکەین یان هەندێک ڕێنمایی دەدەینێ کە چۆن فەحسەکەی لە بۆ بکەین کەواتە هەموو فەحسەکانی مختەبەری دەبی لەگەڵە خۆی بینی و لەگەر ئەو عیلاجانێکە هەیتی پێویستە هەمووی لەگەڵە خۆی بین لە بۆ چابوونی نەخۆش چەند هەنگاوەک هەیە چەند پرۆسەک هەیە یەکەچیان ئەوەیە کە تو تاریخی نەخۆشیەکە وەگری دووەم فەحسی ئەو نەخۆشە بکرێت فەحسی کلینیکی هەیە فەحسی مختبەر هەیە
فحسی وێناکردنی پزیشکی هەیە و هەروەها هەتا بگەی بە تەشخیص کە گەیشتێ تەشخیص ئیدی عیلاجەکە شەکنێک سەر دەرمان بی لەوانەیە عیلاجی هەر نەوێ لەوانەیە بە ستایل گۆڕینی خواردن و وەرزشی ڕۆژانە و ستایلی ژیانی ڕۆژانە یان قەلەقی لە مێشتی خۆی دەرکاتن مەسەرەن یان خەوی باش بکە احتیمال هەر بەوانە چابیتن یەکسەر فکر لە دەرمان مەکەوە نەخۆشی خۆشەویست چونکە دەرمان ئاخر مەرحەلەیە ئاخر شتێکە ئەمە پەنای پێ دەبێت لەوانەیە پێشی بگەین پێویستمان بە دەرمانبی زۆر ڕێگەی دیکە بەکاردێن لە بۆی کە بگەینە چارەسەر و پاشی چارەسەریش بگەینە شیفا بە ئیزنی خۆی گەورە ئەوەی کە فەحز دەکاتن ئەوە ئیشە تایبەتی هەیە دەبی ئەو سەقافەتە لە ناو میلەتیمە بڵاو بیتەوە ئەوەی کە سیارەکەت فەحز دەکا فیتەرە وایرمەن وایرەکان فەحز دەکا ئەوەی کە فەحز دەکا تێکنیشیانە بەس ئەوەی کە چا دەکاتەوە فیتەرێک کارامەیە ئەوەی کە لە فەحز دەدا لەوانەیە بەس ئایدیوی فەحسی کۆمپیوتەریە سیارەکەت فەحز دەکاتن یان چێکەچی دەکاتن کە تەشخیص کرا ئیدی دەبی فیتەرێکی پسپۆر لەو پارچەی سیارە ئەو عیلاجت بکاتن یعنی ئەتوو پێویست ناکە لە دکتۆری بەشی ئەشیعا چاوەڕێ بکەی هەموو شتەکرد لە بۆ بکە تەنانەت عیلاجیش لە بۆ بکە نه تەنها ئەو یعنی ئەداتەکە ئامرازەکە لە بۆ گەیشتن بە تەشخیصێکی دروست ئەگەر تەشخیصیش دروست نەبوو طبعا علاجەکەش غەڵەت دەردەچی یعنی دەوری دکتۆری ئەشیعا گەلک مهمە ئەگەر بێت و مەشغوڵی بکەیت بە شتێکی دیکە عیلاجم لێ بنووسە یان شتێکی وا بکە لە پسپۆری خۆی وەکو پێویست حەق خۆی ناداتێ لەسەر حسابی تەشخیصەکە دەبێتن بەس ئاگامان لەو شتەی هەبی هەندێک نەخۆشیە زۆر حەزی لە فەحسە ئەوەندە فەحز دەکا سربەخۆشی فەحز دەکا فەحسەشی زۆر و کەم دەکاتن زۆر و بۆر دەکاتن بەخۆی فەحسەکان هەڵدەبژێری زەخت لە دکتۆر دەکا دکتۆر فەحسەکەم لە بۆ بکە یەکسەری دێشیتن دەڵێتن دکتۆر ئەشیعەکەم لۆ بکرا آخر دکتۆر دەزانی ئەشیعەت ناوێ پێ دەڵێ ئەشیعی ناوێتن مناقەشەی لەگەڵ دەکات نەم سەرم دێشی کەواتە مادام سەرم دێشی دەبی ئەشیعی سەرم بگرم نە ئەوها نییە ئەوە جارێکی لە خەستەخانەی دەوامیان دەکرد گوتیان نەخۆشێک دائیمەن دەهاتە مەرکەز سەحی هەموو ڕۆژێ فەحسی داوا دەکرد هەرچ فەحسێک لە خەستەخانەی هەبا پێدادەهات تەکلیفی لە دکتۆر و کارمەندەکان دەکرد فەحسەکەی لە بۆ بکەن و عیلاجیش چی پێکرابات عیلاجەکەشی دەبردەوە مارە لۆ سبەینە دەهاتەوە عینەن یەکەم کەس لە سڕێ دەبوو ڕۆژەشی نەخۆش دیار نەبوو پاشی دوسێ ڕۆژان کە دێتەوە خەستەخانە پێدەرن خێر دیار نەبووی دەڵێ وەڵڵا نەخۆش بووم نەمتانی بێم کەواتە یعنی ئەوەندەی ڕۆژەی کە دەهاتە خەستەخانە نەخۆش نەخۆش لە زیادە چ دەهات عادەتە یعنی فرسیی پێوە گرتیی لا دەبی فەحسەکەی بکە با ئیلحاحیش ئەو فەحسەت ناوێ نییە دەبی لا فەحسەکەی بکە دکتۆری لا سۆنەرەکەم لە بنووسە دکتۆری لا ئەشیعەکەم لە بکە بە ئەشیعە زەرەری هەیە لەو حاڵەتەی تو ئیدی قسە وەرگرتن لە نەخۆش شتەشی مهمە و لە مەسلحەتی قسەکردنی وەرگرتنی نەخۆش لە دکتۆر لە مەسلحەتی نەخۆشە یەک تۆنە دەرمانی لە خۆی بار دەکاتن ناش زانی فەقیرێ ئەو دەرمانانە نیوە لە نیوەی لەوانەیە هەرژە هەربی لە بۆی حەز دەکەم ئینشاءڵڵا بگەم ئەو ڕۆژەی ببینین کە ئەو شتەی بە چاوی خۆر چیدی بە چاوی خۆمان نەبینین هەر نەخۆشێک بە ئەلاگە دەرمانەچی لە سەیدە لە چی بێتەوە بەدڵخۆشیەوە بستەوە ماڵەوە دەزانی شیفا لەناو ئەو چیسە دەرمانەیە ئەوە کوردیش دەڵێت نان بۆ نانەوە گۆشت بۆ قسە هەموو شتێک پسپۆڕیە عیلاج نووسین پسپۆڕیە دکتۆری جەراح ناتوانێت حاڵەتی باتنیت لە بۆ عیلاجکە هەردووچیان دکتۆرن ژیانیان لەسەر عیلمی طوبدانا هەردووچیان بەڵام ئەو بەڕێیەک ئەویش بەڕێیەک دکتۆری نەفسی چۆن دەتوانێت عیلاجی نەخۆشی جگەر بکە ئەوە تێک ناکاتەوە زۆر خۆشە ئەمە بگەین بە مستەوایەک کە بزانین اختصاص معنای چیە
اولا بزانین مزابين معناتها معاون طبي معناتها ممرض معناتها دكتور معناتها دكتور مختص معناتها وفرع كان بزانين معناتها بيان ناسينوا كناسيمانوا اما لدرجه الراس دتين نخوش لدرجه الراس دست جوري بويكا علاج كاني خوي ورقريتن نقل درجه غلط دوادلي امن دس حاله دس مراجعه دكتور دكم تمام كل درجات غلط شوي يان علاجي وەکو پێویست وەرنەگرتیە یان بەردەوام نەبووی لەسەر عیلاجی پێویست کە دەچیە ژۆری ئەشیعە و سۆنەر و ئەوانە ئاگال لێوی هەندێک شت هەیە تەسیل لە وێنەی ئەشیعەکە دەکا ئەوە لێرە قولابەچی لە بەڕچیتی ئەوە لێرە خەناوکەچی لە ملە تەمەشا لە ئەشیعەکەش دیارە ئەوە لێرە تەمەشا پێڵاوەکەی لەبەر نەکردی تۆ گۆریەکی کوی لەبەرە قەیتانەکە چۆن دیارە لە ئەشیعەکە ئەو شتانە ئەوە بەرچی باشە بەتاڵە بەس ئەسڵ ناوی پانتۆری لە بەربی کاتی تیشک دەبی ئاگامان لەو شتانە هەبیتن و تاوان ڕێنمایش دەدرێ لە بەشی ئەشیعە لە بۆ شتانە بەس نەخۆشەکەش پێش وەختە بزانی باشترە نقطەشی زۆر مهم هەیە کاکە گیان برای خۆشەویست هەموو نەخۆشیەک شەرط نییە لە فحوسات دەربچی یەک نمونە irritable bowel syndrome تهیجی قۆڵۆن کە ئێستا هەموو عالم بە قسەی خۆیان قۆڵۆنیان هەیە و تەهەیوجی هەیە لۆش سەبەبەکەش نازانن وە دەزانەوە نەخۆشی و بە دەرمانچانە چادەوی بە خۆشیوانیە تەهیجی قۆڵۆنەوە دکتۆر باڵتنیەکان باشتر دەزان پەیوەندی بە قەلەقی و بێخەوی و جۆری خواردن و هەندێک عاداتی غەڵەت ستایلی غەڵەت زیاتر پەیوەندی بۆ شتانە هەیە خواردنی ناتەندروست نەک بە نەخۆشی ئەو کرشبوونەی کە لە قۆڵۆن ڕوودەدا کاتیە و ئەو پفبوونەی قۆڵۆن کە ئەو وەختی ڕوودەدا ئەویش کاتیە هەندێک هۆکار هەیە هۆکارەکانیش کاتینە ئەگەر هۆکارەکان نەمینن ئەو کرشبوون و وەکو دەڵێ پفبوونەش نامینە ئازارەکەش نامینە و شتە چیش هەیە قۆڵۆن لە هیچ فەحسەشی دەرناچی ئەتو بەدەماوە بچی بڵێ ئەرە سۆنەرە چی دەکەم بزانام قۆڵۆنم نییە کاکە گیان قۆڵۆن ئەو قۆڵۆنی کە ئەنگۆ دەڵێن یعنی تەهیجەکە مەبەستم نەکە نەخۆشی قۆڵۆن زۆر نوعەیە بەس ئەوەی کە باز معنی نەبە شتێکە زۆر باوە لە ناو خەڵک ئەوەیان چونکە نەخۆشی نیە لە فەحسیش دەرناچی تەبعاً لە سۆنەر دەرناچی لە ئەشیعە دەرناچی لە فەحسی مختبەر دەرناچی بەس هەندێک نیشانە هەیە احتیمال دەن لەسەر ئەو نیشانانە دەڵێن دکتۆری پسوەر دەرێەوە قۆڵۆنیتی کاکە عیلاجەکە وێ بەو شێوە خواردن بخۆ بۆ شێوێ مەخۆ یەکەکی دی مەسەڵەن ئیلتیابی میس لە فەحسی میزی دەردەچیتن لە کلچەری دەردەچی لە زەرع دەردەچی لە چاندنی ئەوە میس پێویست ناکات و کە سۆنەرت کرد توقع بکە هەمووی نەوعیتیا بەچی میزی لە سۆنەرەکە دەربچی نەخێر سۆنەر بە هەزاران نەوع نەخۆشی پیشان دەدا بەڵام لەوانەیە ئیلتیا بەچی بەسیتی میزی پیشان نەداتن ئەدی فەحسی میزی لۆچیە ئەو کاتی پێویست دەکە فەحسەشی میز بکەیت هیچ فەحسەک نییە لە دنیاە بەتەنێ هەموو نەخۆشیەکانی پێ عیلاج بکرێت هەر فەحسەک دەورەچی سنوورداری خۆی هەیە ئەو فەحسە لەگەڵ ئەو فەحسە و بە هەمانجی لەگەر ئەو فەحسەی هەموو بەیەکەوە ئەو جەنەتیجە و تەشخیصمان دەدەنێ نەک فەحسەک بەتەنێ ئەمن دیتیتم دێتە عیادەی یان دێتە خەستەخانەی دەڵێتن سەرم دێشی ئەشیعەی سەرم دەگرم کاکە غەڵەتە ئەو سەرێشە لەوانەیە ژانی لاسەربی میگرین یعنی ئەوەی پێ دەڵێن شەقیقە لەوانەیە نەخۆشیی عزویش نەبی ئەسڵان باسی پسپۆڕی ما کرد لە بەشی تیشک دوو نەوع پسپۆڕی هەیە یەکەچیان پێ دەڵێن ڕێدیۆگرافەر وێنەگر ئەوی دیکە پێ دەگوترێ ڕێدۆلۆجیست تیشک زان فەرقەکە چییە فەرقەکە شێوەی ئیشکردن فەرقی هەیە ئەو ئەرکەی کە بە تیشکزان پسپێرا جودا لەگەڵ ئەوەی کە بە ڕێدیۆگرافەر بە وێنەگرەکە سپێرا و ئەو ساڵانێکە ئەو پسپۆڕێکە تیشکزان خوێندیتی فەرقی هەیە لەگەرەوەی کە تێکنیشیان خوێندیتی فەرقەکە لەوەیە مەسەڵەن تێکنیشیان پاش ئەعدادی مەحەدەج دەخوێن 2 ساڵە دەبتە وێنەگری تیشک
ئاشعای دەگریتن دەچی ئاشعای دەگری لە خەستەخانە لە بەشی ئاشعا ناوچی دیکەیە پێ دەرێن MRI تێکنیشیان یا CT تێکنیشیان تەکنیکاری CT سکان و MRI ڕەنین ئەوانە کولی باڵێن فیزیا تەواو دەکەن علوم فیزیا لەوێ فێری تەکنیکی چۆنێتی ئیمەجینگ دەبن دێن لە خەستەخانە CT سکان لۆ دەگرن لەگەر MRI لۆ دەگرن لە خەستەخانەی لە بەشی CT سکان و MRI ئەوانە 4 ساڵ دەخینن بەڵام لە بۆ خوێندنەوەی ئەو فیلمە ئێستا لە دەستی ئەو ئافرەتەیە ئەوە دەبی دکتۆری پسپۆر بخێنیتەوە ئەوە نیشانەی تێدا ئەو نیشانە تیشکزان دەخێنیتەوە تیشکزانی علمەکە لە يعني تقريبا 3-4 ساڵ 5 ساڵ دەبێتەوە علمە بخینی هەتا دەبیە پاشی دکتۆراتی پاشی مەراحلی ما بعد دکتۆراتیش يعني بەکالۆریوس ترینینگ دەکەی ڕاهێنان دەکەی و علمی ڕێیدۆلۆژی دەخینی لە بۆ ئەگەر ماستێری 2 ساڵ ئەگەر دکتۆرابی تقریبا 4 ساڵ 5 ساڵ بە جۆری زۆری دکتۆرایەکە زۆر ناوە وێناکردنی پزیشتیمان هەیە بۆ تەشخیصی نەخۆشیەکان هەندێکیان پەیوەندیان بە تیشک هەیە هەندێکیان پەیوەندیان بە دەنگ هەیە هەندێکیان پەیوەندیان بە هێزی موگناتیسی هەیە هەندێکیان پەیوەندیان بە هێزی ناوچی هەیە ڕسمەکانیان فەرقی هەیە تەماشای ئەوەی سەرێکە ئەوە لەو دەستەی ئەم ببورن ماوسەکەم ئیشارەت پێ ناکە لێە بەوەسف دەڵێم ئەوەی سەرەوە دەستە چەپ ئەوە ئەشعەی سینکە ئەکسڕەیە ئەوی دیکە ڕسمی سۆنەرە ئەوی دیکە سکینتیگرافیە یعنی جۆرێکە لە نیوکلێر مەدیسن ئەوی دیکە پێچکانە ئێستا شاشەکەم مایە بەڵێ هاتەوە فترێک نەما بەس ئێستا هاتەوە بڵ ببورن ئەوە ڕسمەکان دەبینن فەرقی هەیە یەکەچیان ئەمەڕایە ڕەنینە ڕسم و دیتێل و ریزۆلیوشن و ئەو شتانە هەمووی فەرقی هەیە هەریەکە لە بۆ نەوعە سۆفتشووەک بەکارێتن ئێستا دەین باسی دەکەین شتانە ئینشاڵڵا و جیهازەکانیش و تەکنیک و فیزیا هەمووی فەرقی هەیە لێرە دەین باسی ئەشعە دەکەین ئەشعە تیشی ئەکس بەکاردێن تیشی ئەکس دەزان و دۆزرایتەوە تیشی ئەکس زۆر بە سوودفە دۆزراوە ڕۆنتەجن هەبوو ساری 1895 دەهات هەندێک تاقیکردنەوەی لەسەر کاثۆدی دەکرد ئەوە ڕسمی ڕۆنتەجنە تاقیکردنەوەی لەسەر کاثۆدی دەکرد ئەو کاثۆد چۆن ئەگەر ئەلکترۆن لێ بدا و چ مواسفاتێک وەردەگری و چ ڕووی دەدات بە سوودفە دیتی نەتیجەی ئەو لێشاوە ئەلکترۆنەکەی کە بە ئەنۆد دەکەوێت بە سورعەتێکی هائیل بێشمار بە فوزایی لە تەنگستنەکەی ئەنۆدی دەداتن یەکسەر هەندێک ئەکسڕەی دێتن بە شێوەی بزەی گەرمی و ئەکسڕەی کە نەشی دەزانی ئەکسڕەیەکە چییە بەس دیتی ئەکسڕەیەکە دووە لە دیتێکتەرەکیدا ڕسم دەرچوو گوتی دیارەوە ڕێیەکە ئەوە تیشکەکە کە نازانی ناوی چ نەوعەکە لۆیە ناوی لێنا ئێکس تیشی ئێکس و تیوبیش چییە تیوب بەتەڵ کرا لە هەوا ئەو کاثۆدە ڤۆڵتاژش تێدایێت بە سالب لێشاوەکی ئەلکترۆنی بێشمار لێ دەردەچی لەو ئەنۆدەی دەدا کە موجەبە لەوێ ئەکسڕەکڕەکان دەردەچن و بەر چ دەکەون بەر نەخۆشی دەکەون دوای لە نەخۆش دەمژرێ و بەر کاسێتی دەکەوی کاسێتە کەش مواصفاتە چوای تێداکەوە تیشکەی تەحلیل دەکا دەکاتە نیشانە ئەو کاسێتە دەشورێتەوە کە ئێستا بوویە دیجیتال CR
دیتەکتێگری ئەو نیشانانە تاکرێ لەسەر فلیمەچی زۆری ڕێدیۆلۆجی تیژکزان دەخینەوە. ئەگە بێت و باسی ئەکسڕێ بکەین، ئەکسڕێ دەبینین ئەلکترۆماگنێتیڤ وەیڤەکانە شەپۆلە موگنەک ئەلکترۆنیەکانە، بەڵام فریکوینسیان دەگۆڕێ، هێزیان دەگۆڕێ. لە ئەکسڕێ و گەمەڕی فریکوینسیەکان زۆر بەرز، هێزەشی زۆر بەرزیان هەیە، قووەتی اختراق و بڕینیان زۆر بەقووەتە. و ئەوان دیکەش ئینفرارێد ژێر سوورمان هەیە و ئەڵترافایۆلێتمان هەیە، سەروە نەوشەی ئەوە وەیڤەکانی دیکە لە سپێکترەمی ئەلکترۆماگنێتیک وەیڤەکان. ئەکسڕێ کە چەندرێکتە فریکوینسیە شەپۆل لەرە بەرزەکان پێشی گاما ڕەیس. ئەوە شەبەنجی وەیڤەکانە کە ئەکسڕێ وزەیەکی بەرزی هەیە لەوێدا. طبعاً خێرایی لایت و ئەلکترۆماگنێتیک لایتەکان ڕێیەکان زۆر بەرزن. لە ڤاکیوم لە بۆشایی ئەلکترۆماگنێتیک وەیڤ، ئەکسڕێ لایت و لایتی ئەتیادی ڤیزیبڵ لایت بە سورعەتێکی زۆر و نەگۆڕ دەڕواتن، بەڵام کە دێتە سەر مادە ئەو سورعەتە کەم دەرتەوە. بەژێری چ کەم دەرتەوە؟ چونکە بەرتەن دەکەوێتن. ئەگەر میدیایەک هەبی، ناوەندێک هەبی، نەن ڤاکیوم بی، بۆشایی نەبیتن، ماتەر بی، طبعاً ئەو ماتەرە چی هەیە؟ مواصفاتی هەیە. یەک لەوانە ماس بارستایی، ئەوی دیکە ریفراکشنی دەکاتن. ئەو ریفراکشنە، ئەو شکاندنەوە، ئەو ماسەی کە هەیەی وە دەکاتن لە هێزی بڕینی ڕێیەکە کەم بیتەوە لە سورعەتەکەی بە گوێرەی ئەو مادەی کە لێ دەدەیان، ئەو ناوەندەی کە پێدا دەڕوات دەگۆڕێ. و هەروەکو ساوند وێڤ، شەپۆلی دەنجی. ئێستا مەلۆ باسی شەپۆلی دەنجی دەکەی بەکەلمان لە دیراسەی سۆنەر دەنگە، ئاگادار بن، سۆنەر تیشک نییە، شەپۆلە، بەڵام شەپۆلی دەنجیە. ئەوجنەوە دەنگێک پێدرێن ئەڵتراساوند. ئەڵتراساوند یعنی سەرو دەنگ. ئەمە لە دەنگە شەپۆلەکان ئەوەمان هەیە کە بیستراوە، هەشمانە نەبیستراوە. ئەوەی نەبیستراوە لە بن بیستراوە و لە سەروی بیستراوە. ئەوەی کە لە سەروو بیستراوە ئەوە بە کیلو هێرزە، یعنی فریکوینسیەکەی زیاترە، لەرەکەی زیاترە. ئەوە بەکاردێ لە سۆنەر ئەو دەنگە. ئەوەش سورعەتەکەی دەگۆڕێ. ئەمەش ئیستیفادە لە چ دەکەین لە سۆنەری؟ ئەو گۆڕان لە سورعەتی بڕینی شەپۆلی دەنجی کە بەناو ئەوەدا دەڕوە، شانەدا دەڕوە. هەر زۆرە شانەیەک نەوعە ئەبزۆرپشن و نەوعە ریفلێکشن و دانەوەیەکی جودای هەیە. ئەوانە دەبنە سیگنەڵ و نیشانەی جودا. ئەوەی تەمەشاکەن دەزان یەکەم ئەشعە ڕۆنتژنگرتی خێزانەکەی بوو. ئەوەتە لێرە ئەڵلقەکەشی وا دیارە تەمەشا ریزۆلیوشن سافی وێنەکە چەند خراپە لە بنەوە. ئێستا جیاز زۆر تەتەوری کردیە. ئێستا جیازی ئەشعە کوو تەتەوری کرد. یەکەم ریزۆلیوشنی زۆر باش بووە. دووەم یعنی تەکنیکی وها بەکاردێنن. ئەو ئەکسڕێیە خراپ نییە، ئانایزینگ رادیشنە بە ئاوێن دەکاتن. رادیشنەکە بە ئاوێنکردنی شانەش شتێکی خراپە، چکە رادیکال دروست دەکاتن. ستیبل نابی سێڵەکە دوایەتن، ئەو خانە ستیبل نابی، ئەوە خراپە. ئێستا تەکنیکی وا بەکاردێ کە رادیشنێکی کەمتر بەکاردێ لە بۆ وێنەیەکی سافتر، ریزۆلیوشنێکی باشتر بە جیازی نوێ. تەماشا ئەشعەی بکە. ئەوە ئەشعەی سەر. تەماشا ئەشعە چۆن دەخینینەوە. ئەمە لێرە دەرەجاتی گرەی هەیە، گرەی سکێلمان هەیە، سپیسکیمان هەیە، ڕەشمان هەیە، بۆرمان هەیە، لەو بینەمان هەیە. ئێسکەکە دەبینن چەند سپیە. هەوا لێرە ڕەشە، چاوری لێرە هەندێک ڕەشە بەس بۆرە، یعنی
پێست نەوعەک دەردەچی بۆریەکە دەرەجەی بۆری دەگۆڕێ ئەوزە دکتۆر ئەو شتانە دەزانی بخینتەوە لێ دەڵەوە ئێسکە ئەوە چەوریە ئەوە هەوایە ئەوە ئەو شتانێ تەحلیلی دەکاتن ئەوە تیوبەکە لەسەر نەخۆشەکەی تیشتی لە تیوبی ئەکسرەیە تیشتی لە نەخۆش دەداتن نەخۆشەکە تیشتی بەردەکەویتن لە پشت نەخۆشەکەی ئەو تیشکە دەڕواتن لە بنی دیتێکتەر هەیە یان فلیم هەیە دیتێکتەر لە بۆ دیجیتال بەکاردێ کە ئەوە ئوسلوبەکی نوێ لە تەکنیکەکی نوێیە فلیمیش ڕێگەی قەدیمە فلیمەکە ئەو تیشکەی وەردەگری دەیکاتە ئیمەج سوورە وێنە باشە ئەو قسە تەواوە نەخۆشێک دەرێ ئەم تازە شعب گرتیە بە نەفم ناوخەچی نەبادا خەڵک زەرەرم لێ بکە ئەمن تیشیان بدەن ئەم تیشکەوەرم ئەشی ئەمە قسەدی ئەکسرەیە چ دەڵێنە بۆ دا وەڵام بنووسن بزان ئەوە ڕاستەیان چەند ڕاستەمان هەیە چەند غەڵەتمان هەیە کابراەک نەخۆشە ئەشعی گرتیە لە ئەشعی دێتە دەرێ لە غورفەی ئەشعە برایەکەی لە دەرێ دەڵێ لێم دوورکەوە ئەمن تازە ئەشعەم گرتی ئەکسرەیم گرتیە بە ئەشعە نەپەڕتەوە تو چ دەڵێن جوابەکە چییە ئایا ئەوە ڕاستە یان غەڵەتە ئەم شلەکم چات بۆکسەکەم دیار نییە تا ئەمن دکتۆر لەبوت فاروق دەڵێ هەڵەیە لە عەبدوو دەڵێ هەڵەیە یەکێک تفانی لە بۆ ماشرحکە لۆ هەڵەیە سەلام دەرێ ڕاست نییە ناڕاستە و نازانستیە ئەمجد محەممەد قادر ئافرین جوابەکان هەموو ڕاستنەوە غەڵەتە ئەو کابرا بە غەڵەتدا چووە بەس چێ دەزای نقطەی غەڵەتەکە چییە ئەوە بە زوومەچی دی چووم هەتا پارتسپین ببین چات بۆکسەکەی ببینم دەرێ لە بەرەوەی رادیۆلۆجی کەمە نەزانوان نووسرا ئەو ئێستا چاتەکەی دەبینم زۆر باشە بە دیاری مەبارەتەکەم چوون دەستخۆشبی زۆر سپاس لە بۆ وەڵامەکانتان براجیان ئەوە لەبەر چ غەڵەتی ئەو برادرەی لە چییە کاکە گیان کە ئەکسرەی ئیکسپۆژەر دەدا یان بەرکەوتنی ئەکسرەی لە نەخۆش ئەو دەمی ئیکسپۆژەرەکە کە ئەشعەکەی پێدەکەوی ئەو دەمی تیشک هەیە بەڵام دوایی تەواو تیشک نەما تیشیش دوو نەوە تیشی سەرەکیمان هەیە ئەکسرەی سەرەکی تیشی سکاتەرمان هەیە بڵاوە بوو پەرشەوە بوو پەرتەوە بووەکە زەعیفە ئەتێنویتدا زۆر تەسیری نییە بەڵام کە ئیکسپۆژەکە ڕاوەستە هەر لەگەڵ ڕاگرتنی سکاتەرەکەش نامینێ یان نەتیشکە زەعیفەکە دەمینێ نەتیشکە سەرەکیەکە دەمینێتن وزە زۆرەکە ئەوە لە چێ لە کن نەخۆشی لە جێ وێنەگرتن لە ناو ژۆری ئەشعە چ جای لە دەرەی ژۆرەکە کەواتە بەو برادرە دەڵێن کاکە گیان ئەتو هیچ ئەشعەت لە ناو قەلبی خۆت ئەکسرەی هەڵ نەگرتیە تامان ئەو قسە شمولی ئەکسرەی دەکا شمولی نیوکلەر مێدیسن ناکە لە نیوکلەر مێدیسن دوایە باز دەکەن کە ئەشعەکە لە ناو قەلبی نەخۆشەکەی دەمێنێتەوە لە بۆ ماوەیەک فلۆرۆسکۆپی چیە تەماشای ئەشعە بکەن لە دەستە ڕاست ئەوەتان دیت قوتیدا نازام لە شاشەی بە دەرکەت ئەوە کۆنتراستە باریۆمەوە دەدا چەند جوان لە ناودەوی ئەو نەخۆشەی دیارە لە قورجی ئاوا دەبی چۆن قوت دەدا فسیۆلۆجیمان لۆ بە دەردەکەوی ئەنەتۆمی لەمان لۆ بە دەردەکەوی کوێکاری و چۆنیەتی کار ئەندامزانی ئەوە ریڵ تایم جیدا ئەوە ئەکسرەیە بەڵام ریڵ تایم نفسی وەقت نفس لەحزە معلوماتی لەحزە بەلحەزە دەداتێ بە شێوەیەکی داینەمیکی ئەوە زۆر ئیسیفادێ لێ دەکەین لە چۆنیەتی ئیشکردنی دڵ هەناسەدان ناوپەنچک و زۆر بابەتی دیکەش ئەو پێی دەڵێن فلۆرۆسکۆپی لە فلۆرۆسکۆپی پێشان ئەشعەتی زۆر زۆر بە نەخۆش دەدرا تەماشا هەموو شتێک لە تەتەورە ئێستا نا ئێستا ئینتەنسیفایەرێکی وا دادەنێن لەسەر تیوبەکە لە بن تیوبەکە لە بین نەخۆش و تیوب ئینتەنسیفایەرەکەەوە دەکا ئەو کەمە ئەشعەی کە دەیدێ وزەشی زیاتر دەداتن معلوماتێکی پوختتر دەداتن بە کەمترین دۆز
کەمترینی کە پراکتی چی بیت طبعاً بە جورعەتی کەمی ئەشیعە وێنەیەکی باشمان بەدەست دەکەی و ریەڵ تایم عینەن وەکو سۆنەرە سۆنەریش ریەڵ تایمە طبعاً پێشان سۆنەر کە دروست بوو سۆنەریش ستاتیک بوو نەجوڵاو بوو بەڵام دوایش تەتەوری کرد بووە ریەڵ تایم سۆنەر زۆر تەتەوراتی دیکەشی بە دوادا هاتێ دووە ئەگەر مەجال بوو باز دەکەین طبعاً برا خۆشەویستەکان ئەو وێبینارە ئێستا ئەمە پێشکەشی دەکەین تعریفەی زۆر سەرەتاییە ئەمە پێڕا ناکەین هەمووی بە دیتێل باز دەکەین بەس دەکرێت یەک بەیەکی ئەو زانستە بە وێبیناری سەربەخۆت تەقدیم بکەین ئەگەر حەزتان کرد و ئینشاءالله لە وێبیناری داهاتوو ئەگەر وەخت بەشی نەکردین بە دیتێڵتر باسی هەندێک وردەکاری دیکە دەکەین ئینشاءالله ئەوە نەخۆشک دەرێ ئەشیعی ملەوە نەمدەوێت لە ئەشیعی عادی باشترە ئەشیعی عادی چلێکە ئەشیعی عادی فەقیرانە وەنیە با بخۆم تاقیب بکەم لەسەر ئەوە ئەشیعی ملەوەن ئەسڵە ملەوە نییە ئەشیعی ملەوەن بە چ دەڵێن ئێکسرەیەکە ئەتو دەرمانێکی وەردەگری ئەو دەرمانێک پێی دەگوترێت کۆنتراست ئەو کۆنتراست دەستە ناو تیشوەکی لە ناو باسی با بڵێن دەست ناو کۆڵۆن یان دەست ناو سوورێنچک یان دەست ناو دەمارەکی خوێن کە چوو ئەشیعە کە بەری دەکەوێتن بە سپی دەیبینی کە بە سپی دەبینی ئەتوو بە درێژایی لیومن و ناواخنی ئەو ڤێسڵە یان ئەو کۆڵۆنە ناوەکەی دەبینی ئەگەر تەسک بوونەوە هەبی ئەگەر لیک هەبی ئەگەر ئەنیوریزم هەبی ینی فشبوون هەبیان چیسە دروستکردن هەبی ئەوەی دەبینی یعنی مەبەستە چی زانستی هەیە ملەوەنیش نییە بەس مجرد کۆنتراستە دەزان کۆنتراست معنای چییە کۆنتراست یعنی جوداکردنەوەی سپی و ڕەش چەند بە وازحی ئەتوو جودای دەکەێت یعنی سپیەکە و ڕەشەکە لێک ڕەشاتی و سپیاتیان لێک نێزیک ناوی کۆنتراست و تەباین پێدرێن تەباین زیاکاری ڕەنجی ئەوە پێدرێن ئەشیعی ملەوەند کەواتە ملەوەند نییە زەردوشین و ڕەنگەکان نییە ئەوە پێرپەسێکی تایبەتیمان هەیە مەبەستەی تایبەتیمان هەیە ئەشیعی عادی هەندە جاران لە ئەشیعی ملەوەند کە ئەمە پێ دەڵێن بەغەڵەت پێ دەڵێن ملەوەند باشترە طبعا ئەشیعی ملەوەند جورعە یعنی قومی ئەکسرەی زیاتری دەوێتن زەرەری زیاترە بە وەختێکی زیاتریش کۆتایی دێ فاسەکە نەخۆش وەختێکی زیاتری ئەشیعی بەردەکەوێتی مامۆگرافی تیشی ئێکسە بە وزەیەکی کەم لە بۆ مەمەک بەکاردێ لە بۆ تەشخیصی نەخۆشیەکانی مەمەک ئەوە دوو جۆری هەیە جۆرە چیان تودیە دووڕەهەندیە جۆرەی دیکە کە نەوعەکی تازەیە و زۆر بەکار نایە پێدرێن 3Dەکە لە زیاتر لە تاقیقەکان بەکاردێ پێدرێن تۆمۆسینتزس تەماشاکەن لە جونکەی مەفسەلی هیپیش بەکارهاتیە لێرە دەبینن ئەوە تۆمۆسینتزس دروست کرد تقریباً بە سیکسکانی دەچیوە نییە ئەوەی سیکسکانی دیتوی دەزانیەوە تۆزێک بە سیکسکانی دەچی چکە سێڕەهەندیە مامۆگرافی ئەو ڕسمەت پێپشاندە ئەو دیجیتال مامۆگرافیە تیشکە وێنەی ئێکسی مەمک ئەوە دیجیتەڵە لێ زۆر وازحە ریزۆلوشنی زۆر باشە لیگەمنتەکان دیارن بەستەرەکان دیارن لێرە ئەگەر کاسفیکیشنێک هەبی جوانتر تەکەلوسەک هەبی جوانتر دیار دەبیتن مامۆگرافی دوو جۆری هەیە جۆری هەیە سکرینینگ یعنی تو دەچی مەسح دەکەی پێدا دەبیزانی ئەوانەی مەسەرەن تۆقع دەکەی لە فلان گەڕەچی یان فلان شار فلان عمر في ئەی عمری ئەوەیان هەیە تۆقع دەکەی هەندێک حالەتی خوانەکە نەخۆشی مەمچیان هەبی دەچی هەمووان ئەوەی في ئەی عمریە ئەو گروپە تەمەنەی جودا دەکەیەوە هەمووان بانگ دەکەی لە بۆ جیهازی مامۆگرافی ئەوجە لە هەندێک جیهازی مامۆگرافی بە سیارەی دەگەڕێتن لە کۆڵانان حتا مەسحی ئەوەی بکاتن حالاتی ئەوها زوو تەشخیص بکە و زوو بیانگەیەن تا
خەستەخانەی بەشکم عیلاجەشی زوو وەختیانە بۆ بکە. ئایا سۆنەر و ڕەنین کامیان تیشیان بەهێزترە؟ تقریبن وەڵاممان دایتەوە، بەس حەز دەکەم ئەگەر وەڵامی وەش بنووسن لە چات بۆکسی بزانم چەند ئیستیفادەمان کردی یان چەند ئاگامان لە قسەکان بووە. ئەگەر ئەوە چات بۆکسم بەرام لە پێشە وا تەماشا دەکەم سۆنەر و ڕەنین کامیان تیشیان بەهێزترە؟ وەبزانم کاتیشم کەم مایە، سلایدەکانیش زۆر مایە، ئەوە جواب نایەتن. ئەگەر زەحمەتێک بەسەوە پرسیاری جواب دنەوە. سۆنەر و ڕەنین کامیان تیشیان بەهێزترە؟ ڕەنین. کاکە گیان ڕەنین تیشک نییە. بابە گیان سۆنەر تیشک نییە. باشە؟ سۆنەر شەپۆلی دەنجیە، ڕەنین تیشک نییە. دەمەی دیگوتمان موگناتیسیە، هێزی موگناتیسیە، شەپۆلی موگناتیسیە. بەهێزترە معنای چییە؟ ئەو شەپۆلی دەنگە و ئەو ڕەنینە و باشە؟ هەندێک پرسیار هەیە، پرسیاری سەرزارەکی وەچی بڵێ شعبینە لە بەردەوی نەخۆش زۆر دەگۆترێ و جێمان لێ دەوی لێر تەدوینمان کردی و ئیسارەی دەکەین هەتا جواب بدەینەوە، غەڵەتەکان ڕاست بکەینەوە. سۆنەرە حیاتەکە. سۆنەر تەبعاً زۆر ڕەغبەتی لەسەرە، چونکە لۆ یەکەم نرخەکی هەرزانی هەیە، دووەم زوو لە زۆر جیان هەیە، لە بنکای تەندروستیش هەیە، حتا لە گوندەکانیش هەیە. سێەم فەحسەکە زۆری کات ناخانی. نقطەچی دیکە نەخۆشی زەرەرش پێ ناکە بڵێ برینەچی لێ دروستکە یان ئەشعەچی پێ بکەی تیشەیەکسی پێ بکەوی، شتیوان نییە، نەن ئینتەرڤێنشنەڵە. و پاشان ریڵ تایمە، ئەدیەوەش زۆر مهمە، یعنی دەم و دەست معلوماتی دەڵێ ئۆنلاین لایڤ برۆدکاست دەکاتن. ئەحداسی دینامیکی ناولەش دەرلەحزە دەکاتە ڕەسم بە شێوەیەکی جوڵاوەیی، معلوماتێکی زۆر عەمەلی دەداتن. بەس یەک شتی هەیە، دکتۆری سۆنەر و جیهازەکە دەوری هەیە. جیهازەکە نابی جیهازێکی ماندیبی یان کەونبی، و هەروەها دکتۆرەکەش نابی خیبرەی کەم بیتن، دەبی سکل هاندبی، دەستی ڕەنجینبی لە گرتنی پرۆب و تەشخیصکردن و خوێندنەوەی شاشە. لە جێیان لە خارج ئەو دکتۆرەی کە ئەخسایی ئێستا لێرە لە کوردستان سۆنەری دەکات، لە خارج تێکنیشیان دەیکا. دکتۆرەکە ڕسمەکانی لە بۆ دەچی، یان لەسەر سیدیەکی یان لەسەر ئەوەچی فلیمەچی تەبع دەکرێتن، یان سینەماییان لە بۆی دەچی بە دیجیتەڵی، ئەو لەوێ لە ژۆری خۆی دەیکاتە راپۆرت. ئەم برادەرەکەم هەیە لێرە دکتۆرەکی ئەخسایی سۆنەر بوو، چونکە لە هەم وڵاتێکەوەیە کە دەچیە ئەو وڵاتە ئەو شەهادەی دەبی تعدیل بکەیت. ئەو لەبەر عمری و لەبەر هەندێک مەشاکلی دیکە تعدیلی نەکرد، گوتی یەکسەر دەمەوێ ئیش بکەم لە خەستەخانە، بەو تەکنیشیانە وەریان گرت. بەس چ دەڵێ هەمزار تەلەفۆن لۆ دەکەم، دەرێت دکتۆرەکەی ئەوەی لەگەرە من دەوام دەکاتن زۆر ئیسراحەتە، چونکە من تەشخیصەکەشی دەدەمێ. خیبرەی لێرە زۆر بوو، لێرە یەک لە دکتۆرە سەرکەوتوەکانی سۆنەر بوو لێرە. ئەوەی دەبینن لە ڕسمەکەی دەستی چاپ، ئەوە دۆپلەرە، ئەوە عینەن سۆنەرە. دۆپلەر چییە؟ دۆپلەر حرەکەتی خوێنت پێ پیشان دەدا، سورعەتی خوێنت پێ پیشان دەدا، ئاڕاستەی خوێن لە ناو کە دەڕوا لە ناو خوێنبەر و خوێنهێنەری ئەوانت پێ پیشان دەدا. دەبیەوە چەند معلوماتێکی مهم بی، حەیەوی بی. ئەو علامەتان زۆر زۆر بەکارمان دێ لە تەشخیص، بە تایبەتی لە کۆرپەلە مەسەڵەن منداڵەکە چۆن خوێن لۆ دەچی لە ناو کەپەتکەوە، لە وێڵاشەوە، لە بینی دایک و منداڵەکە خوێن بە چ پاڵهێزێک لەو بینەی هاتوچۆی دەکاتن، بە چ سورعەتێک، چ خوێنبەرێک گیرایە، جیهان کلۆتی کردیە عینمەیی تێدایە کە شتێکی خەتەرە، جیهان ئەنیوریزمی هەیە چیسی دروست کردیە خوێنبەر، جیهان تەسکبوونەوەی تێدایە، جیهان سڵکی گرتیە، کاوە نەخۆشیەکی زۆر زۆر بڵاوی ئێستایە لەبەر خواردنی ناتەن دروست خوێنبەرەکانی دڵ و
لەشمان هەمووی چڵک و چەوری گرتیە لێ دەبینی فوجایی دەڵێن کابرا جەڵتەچی لێدا ئەوە چونکە خوێنبەرەکە قوتری تیرەکەی دەسک بوویتەوە بەهۆی کەڵەکە بوونی چەوری پیسی لە ناواخنی ئەوە دۆپلەر تەشخیصی دەکات زۆر بە ئاسانی بە ماوەیەکی زۆر کەم بەس معلوماتێکی زۆر هەندە زار نەخۆش لە مردن قوتار دەکات بە تایبەتی لە مەسەلەی کارۆتت دەمارە خوێنبەرەکانی مل یان دیفیتی لە خوێنهێنەرەکانی لاق دەزانن ئەو مەینەی لە خوێنهێنەرێکی لاق دروست دەبیتن دەزانی لۆی هەیە بپڕتەوە ناو شا خوێنهێنەری ناو بۆشایی سک و بیگریتن و تووشی جەڵتە و مزاحفاتی تیکەی بکە ئەوەش هەر باسی دۆپلەر دەکات دۆپلەر نوع فیزیاچی هەیە ئێستا لێرە مەجالمان نییە باسی بکەین دۆپلەر دوونەوە ئەو شین و زەردە دەبینن ئەوە شین و زەرد دایرێکشن و ئاراستەی جوڵەی خوێن ڕۆینی خوێن بە ناو خوێنبەرەکان و دەمارە خوێنەکان لولە خوێنەکان پیشان دەداتن زۆرەشی دیکەمان پێدەگوترێ پاور دۆپلەر پاوریانی هێست بەس لێرە مەبەستی چییە مەبەستیەوەیە یەک ڕەنگە سرعەتێکی زیاتر حساسترە لە بۆ سرعەتی کەمتر یعنی لولەکی زیاترت پێ پیشاندا زۆر حساسە لە دیتنەوەی لولە خوێنەکان و بەڵام یەک عیبی هەیە کە ئاراستە پێ پیشان نادا ئەو پاور دۆپلەرە یەک ڕەنگە بەڵام زۆر حساسە دەمار بە دەمار دەبینتەوە بۆ سۆنەری عادی وەرگرم با بچم ملەوەندە چی بکەم سۆنەری عادی و ملەوەند خاصەتەن ئەمە لە کوردەواری کە دەڵێن سۆنەری ملەوەند بەخۆشمان نازان لەگەڵ چمانە سۆنەری ملەوەند زۆر شت دەگریتەوە دۆپلەرە پاوەرە 3دیە هەندەزار بە فیزیکەل پرۆفایل دەرەن سۆنەری ملەوەند لێ دەبی ئەو تێرمانە ئەتوکە بەکاردێنی بزانی بچمە بەسێک بەکاردێن مەبەستت چیە لە فەحسەکە بە خۆت فەحس داوا نەکەی باشە دکتۆرێک یارمەتیت بدا لە بۆەوەی کە زۆری فەحسەکە هەڵبژێری وابزانام کاتێکی زۆر کەممان ماوە ئێستا سیتیما باسکەم ئەمەڕای باسکەم وڵایە گەر بە کورتی باسییانکەی باشە چکە کاتمان تقریبن تەواو بووە بەزەگەر 3-4 دقە هەردووچیان هەرێکە 1-2 دقە لەگەڵی باسکەی خراپ ئەگەر لە ئەسنای پرسیارەکان زۆر بە کورتی با قەردار بمەوە لە بۆ وێبیناری داهاتوو ئەوانە بە درێژی ئینشاڵە باز دەکەم ئەوەی بە کورتی باسییان بکە ئەگەر لە ئەسنای پرسیار و وەڵامەکەش دەکرێت زۆر باشە سیتیسکان سیتیسکانە ئەکسڕێ بەکاردێنی تیشی ئەکسی بەچێ بە یارمەتی کۆمپیوتەر بە یارمەتی کۆمپیوتەر و هەندێک تەکنیکی ئەوەندەم تەتەوەر کە تو ڕسمەکەی ناناسیەوە بەس یەک فەرقی زۆر ڕئیسیمان هەیە لە بینی ئەکسڕێ و سیتیسکان بۆ فلیمی سیتیسکانە تەماشا دەکەن لە سیتیسکان کورد دەوێ ئەو هات دەتوانانی ڕسمەکەی وەگرەوە پانە بڕگەیە بەخۆی ئەسڵان سیتیسکان پانە بڕگەی وەردەگریتن مەقتەعی بە پانی بڕگەی وەردەگریتنە ناو لەشی ئینسانی بەڵام کۆمپیوتەرەکە دەتوانێت بیکاتە چی بیکاتە باری درێژی باری لاتە نیشتی ساجتەڵ کۆڕۆنەڵ یعنی بە هەموو پلەینەک ئەو کۆمپیوتەرە دەتوانین ڕسمەکەت پێ پیشاندا یعنی لە هەموو دیوەکان لە هەموو گشت گۆشە نیگاکان تەمەشای نەخۆشیەکە دەکەی کەواتە معلوماتێکی باشتر پێ پیشان دەداتێ لە بۆ تەشخیصێکی مەزبوطتر و شتێکەیە لە ئێکسڕێی ئەتو نازانین چێ لە چیان لە پشت جیهانە نازەم لێرە نمونەی تێدا یان ئەو ئەشعە ئەو نمونەشی وا لێرە تێدایە ئەشعی سینگەکە تەمەشاکە لێرە لە تەنیشتەوی سیتیسکان هەیە سیتیسکان دەزانی جیهان لە پشت جیهانە دیواری پێشەوەی سینگ جیهانە دێوە دیواری پشتەوە جیهانە لە بینیان سیپەلاک تەمەشا لەوێ هەیە دڵ تەمەشا چەند جوان پەراسووەکە بەڵام لا شعەکەی یەک ئەوەیە یەک توێیە یەک بڕگەیە هەمووی لە کتە سەر یەکدری نازانین چیان لە پاشچیان دەبی ئەشعەی لاترال بگری جانبی یەکێکی ئۆبلیک بگری یەکێکی هەتا بە تەخەیول ئەو زاتوو بگەی پاثۆلۆجی ببینیەوە بەس لە سیتیسکان بە وازەحی بە بەرجەستەیی دەکاتێ بەڵام ئەوە لەسەر حسابی شتێکی دیکەیە لەسەر حسابی ئەوەیە کە سیتیسکان ئەوەشی زیاتر بەکاردێنی
ئەکسرێکی زۆر زیاتر هەر سیتی سکانێک بەقەت چەندین تقریبا 100-200 ئەشعەیە کە جیاوازیەکە زۆر. MRI ریزۆلیوشنی زیاد زۆر باشە بە تایبەتی لە بۆ سۆفت شو نەرمەشانە لە بۆ ئێسک زۆر باش نییە بەس لە بۆ کرۆچی ناو ئێسکی مێدەڵا زۆر باشە لە بۆ مێشک زۆر باشە لە بۆ درکەپەتک زۆر باشە لە بۆ خەپلەی بینی فەقەرەکان بڕبڕەکان زۆر دیسک کە پێی دەرێن دیسک زۆر باشە لە بۆ کارتلیژی چۆچی تەمەشاوە ئەشعی چۆکە هەر زۆر باشە کارتلیژەوەی ریاضیەکان پێکانیان دەبی لە کارتلیژ لە منسکەس ئەوە زۆر بە زەحمەتە لە تەریقەکان دیکەی وێناکردنی پزیشکی ئەو نوع پاثۆلۆجیانی کە بە MRI تەشخیص دەکرێت لەوان تەشخیص دەکرێتن. ڕەنی مغناتیسی هێزی مغناتیسیە ئەوە هەندێک دیتێڵی دێنامی وەختی پێ بکوژم دووشتی بەکاردێنین طبعا ئەو ماگنێتە ئەو هێزە مغناتیسی لە ژۆری مغناتیس MRI بەکاردێت بێشمارە هائلە گەلک بەقووەتە لە یحدی بە چەندان جار بەقووەترە لە هێزی چێشکردنی مغناتیسی زەوی گەلک بەقووەترە بۆ نمونە تەماشای ئەوەی کەن عارەبانی قوددا ئەوە گانتری MRI ئەوە هێزی مغنەکاری تێدا مغناتیسی کوڕای چێشە کو سەحبی کردە لە بنەوە لە دەستە چەپ چ دەبینن کورسیەک زۆر بە سەلامەتی توتە ژۆری ئەشعی MRI ئەو ماگنێتە گەورە ناتوانانی ڕاکێشی چونکە نەوعی مێتاڵەکەی فەرقی هەیە هەندێک مێتاڵ هەیە مغناتیس ڕای ناکێشی ئەو شتانی کە لە ژووری لە بەشی ڕەنین دروست دەکرێتن بە زۆری لەو مادانە دروست دەکرێن لۆیە ئەوەڵ جار گوتمان زۆر مهمە نەخۆش بڵێتن کاکە و پلاتینەم لە چۆچی هەیە یان لە ئێسکەکانم هەیە یان ئەوستێنتەم هەیە یان ئەوشتەم هەیە یان حتا خەناوکە ئەوشتانە دەبی هەمووی ئاشکرا بکات پێشی دەست بە فاسەکە بکە. هەندێک مێتاڵ هەیە لە ڕەنینی مغناتیسی دەبتەوەی سووتان لە تاتۆش هەمە دەبی بزانین ئەو نەخۆشە تاتۆی هەیە چ زۆرە تۆ تاتۆیەکە هەتا بزانین تووشی سووتان دەبینیان نا چکە بێزگە لە ئەوەی هێزی مغناتیسی هێزی ئەلکترۆنیش بەکاردێ لە کۆیلەکە هێزەشی ئەلکترۆنی دەداتن بە تەعاون لەگەر هێزی مغناتیسی ئەو ڕسمی دروست دەکات ڕسمی ڕەنینی ئەو تەفاسیلەن ئینشاڵڵا جارێکی دیکە باس دەکەین. لە بەراوردەش خێرا بکەین لە ئەکسڕێی وزەی کەمتر بەکاردێ لە سیتی سکان ئەکسڕێیەکی زیاتر بەکاردێ هەنی هەندێک زەرەری زیاتری هەیە ئەگەر پێویست نەبی ناگرین لە MRI ریزۆلیوشنی لە بۆ سۆفت شوەکان زۆر باشە بەس لە بۆ ئێسکی باش نییە لە سیتی سکان هەندێک مێتاڵ هەیە ئارتیفاکتی دروست دەکات ئارتیفاکت مێتاڵ یعنی کانزا لە لەش چەسپایە ئارتیفاکتی دروستە ئارتیفاکت یعنی وەچی بڵێ تەشویشێک دەخاتە سەر ڕسمەکەی شتێکی وا پیشاندە کە نەنەخۆشیە نەهیچەوە بە ئیفێکتی بە کاریگەری مێتاڵەکە دروست کرایە بەس لە بۆ معلومات هەر یەکە بە گوێرەی نەخۆشیەکە معلوماتەچی جیاواز دەدات ئەو فقراتی ملا دەبینی ڕەنینەکە چەند جوان درکەپەتشی پیشاندایە هەندزار نەخۆشی هەیە لە درکەپەتشی لە ئەکسڕێکە دیار نابێت بەس ئێسکەکە جوانتر لە ئەکسڕێ دیار دەبیتن زۆر بەوازحی لە MRI دیار نابێت ئەوەی کە دیار دەبی ئەوە مێدڵایە یانی ئەو کرۆکەی ناو ئێسکەکەی پیشاندا نەک کۆرتێکس و ئەوشتانە لە کۆرتێکسیانی قشرە توێکلی ئێسکەکە پیشان ناتێت. دەستەکان خۆش دکتۆر وەڵاهی وە بزانم وەختەکەمان زۆر کەم وە ئەگەر مەجالی پرسیارشت ئەگەشتێکی ترتمایە پێت مهمە پێ خۆش بوو لێرە تەواو بوو چونکە ئەوە گەیشتینە نیوکلێر مێدیسن کە ئەوە تقریبان اختصاصێکی زۆر جودایە هەندێک لە بابەتەکان زۆر متەداخل نییە دەتانین وەچی بابەتی سەربەخۆ
وەری بگرین احتیاجیە کەواتە بەڵێ بەڵێ. ئەگەر لێرە ڕاوەستین زۆر تەبیعیە. ئەوە سیتی دەستت سکان. خۆش بی کاک دکتۆر ڕزگار، زۆر زۆر سپاس. ئەمن سپاس لە بۆ ئامادەبوونتان و سپاس لە بۆ بەشداریتان ئەگەر پرسیاریش بکەن لە خزمەتین ئینشاءڵڵا. دەست چاوت خۆش. بەڕاستی زانیاریەکان زۆر گرنگ بوون، بەرچاوڕوونێکی زۆر باش بوو، هەم لە بۆ ئەوانەی کە با بڵێن ئێستا ڕەنگە هەندێک هەڵە تێگەیشتن هەبی، هەم لە بۆ ئەوانەی کە نەیانتوانی لێرە بن دوایی دەستیان پێدەگا دەژمینێتەوە ئەو وێبینارە بە تۆمارکراوی دەخرێتە بەردەستی ئێوەی بەڕێز و کەسانی تر بۆ ئەوی زانیاری زیاتریان بێت. دەزانین لە وێبینارێکی مەسەلەن نەوەت خولەکی ڕەنگە نەتوانی باسی پسپۆڕیەکی تەواو بکەی، بەڵام پێداچوونەوەکی گشتی وەکو ئۆڤەرویوەکی گشتی زۆر باش بوو. دەستت خۆش بی. ئینشاڵڵا ئەگەر پرسیارشت بزانین هەیە. کاکتۆر باسی ماوەی ئەو وەرگرتنی ئەو ئیشاعانە بۆ نمونە ماوە لە نێوان ئەشیعە و ئەشیعە، ئەگەر ئێکسڕەی بی، ئەگەر سیتی سکان بی، ئەگەر MRI بی، ماوەکی دیاری کراو هەیە بڵێ نابی لەو ماوەی ئەگەر یەکەم جار وەرگرت هەتا ئەوەندە تێدەپەڕی وەرنەگری؟ یاساشی دیاریکراو نییە لە بۆ شتا ئەو دکتۆرێکە دەنێری لە بۆ ئەشیعە دەبی حسابی ئەو شتانەش بکە. ئەوە ئەشیعە لێرە دێ باسی ئەوە دەکەین ئیفێکتی کاریگەری ئەشیعەت چۆنە. دوای نەوی ئەشیعەکەمان دیاری نەکردا ڕەنینە سیتیە، ئەگەر ڕەنیمی هەتا حدێکی زۆر باش تەبیعیە، ئەگەر سۆنەربی هەر زۆر زۆر تەبیعیە. بەڵام لە سیتی سکانەوە بابەتەچی دێ، لە نیوکلێر مێدیسن بابەتەچی دێ، بە تایبەتی پێت سکان ئەوانە هەتا محاولە دەکرێت ئینسان دەبی نەیکاتە عادەت و ڕۆتین هەروهای کرد بچیتن سیتیەکی بکە، دەبی هەندێک مەجالی تێدا بێتەوە. ئەوەندە زۆر نابی لە سەرێک بکرێت، چونکە یەک لە حاڵەتەکانی ئەوەیە بەخۆی دووسێ مواسەفات هەیە لە زەرەری ئەشعە لەسەر جسمی ئینسان. یەک لەوانە تەراکمیە، هەمیولەتیف، ئەتو ناوی مەجالی بێ زۆر لەسەر یەک کەڵەکە بکا و ئەشعە دەمینێتەوە. ئەو ئەشعانەت بە مروری زەمان چونکە ئایۆنازی ڕادیشنە دەمینێتەوە ئیفێکتی، ئەتوکە زورعەتی دیکە دەدەی لە وەختەی دیکە جسمی نەخۆش ئەوەی دیکەی لە بیر نەکردیە، ئەوی هێشتیتەوە لە زاکیرێ خۆی لە گۆڕانکاری دروست کردیە لە سێڵ، بەڵام بێ ئەوەش بێتن وەشی دەڵێ پشکەچی دیکە بێتە سەربارەکەی، ئەوە بە هەند حسابە. زۆر باشە. پرسیارێک کاک فاروق دەڵێ ناوی ئەو فەحسە چییە کە لە سۆنەر دەکرێت پیشان دەدا چەند دەمارەکانت چەوری گرتیانی؟ ئەو باسی ئەومان کرد دۆپلەر. زیاتر لێرە ئەو پرسیاری کاک فاروقی بەڕێز پەیوەندی بە دۆپلەری کارۆتت ملە خوێنبەر هەیە، چکە ملە خوێنبەر خوێنی لە بۆ چێن دەرێ دەبا لە بۆ ناو مێشک دەبا، هەر چڵکەک لەوێ هەبی ئەگەر بەر بدا دوا بگۆزرێتەوە دەستە چێ دەستە ناو مێشک، لە مێشک جەڵتەچی دروستەکە لێ هەرزوو لەوێ ببینەوە باشە. ئەوزەوە حەقە بە سکرینینگ بکرێت، سکرینینگ یعنی مەسح بکرێت، بە تایبەتی ئەوانەی سەر و 50 ساڵن سۆنەرەکی هەر ساڵی جارێک سۆنەرەکی دۆپلەری کارۆتیت بکەن باشە تا پێشوەختە بزانن چ هەیە لە ناو کارۆتیدیان. پرسیارێک لە پێیژەکەم هاتی حەزمێ لێرە جواب دەمەوە، دەڵێ ئەمە سیتێکی زۆر مۆگرتیە لە خلالی 5 ساڵ 3 سیتی و نازانم 5 ئەشعە مۆگرتیە لە خلالی 5 ساڵی چ بکەمەتە تەسیری ئەوە ئەشعانە نەهێڵم لە جسمی خۆم. براجیان برای بەڕێز، ئەوە شتەکە ئێستا بووە ریترۆگرید، یان دەبی بچینەوە پاش، چونکە شتەکە ڕوویدا ئەو ئەشعانە گیرایە، ئەو وەختی دەبایە شیلدینگ یعنی خۆپاراستن بەهۆی واقعی خۆپارێز بند ئەتا ئەشعەکە بە هەندێک شتانی حەساسی لەش نەکەوێتن، دەبایە ئەوە بەکار بێتن و هەروەها دەبایە جورعەتی کەم بەکار بێت، و ئەگەر فەحسەکە زەروری نەبایە نەدەبا بکرا بە ئەسڵەن، و ئەگەر لە داهاتوو فەحسێک زۆر زەروری نەبی نابێت و بیکەی ئیلا ئەگەر دکتۆر داوا بکاتن. و ئێستا شیچت پێ ناکرێت بەس ئەوەی ئەمن بزانم پاشی ئەوەی کە ئینسان کۆنتڕاستی وەردەگری لە وێناکردنی پزیشکی دەرمانەکە وەردەگری
پاشتر چەندی سەوائل بخواتەوە باشە تا لە ڕێگەی میزەوە فڕێدا. زۆر باشە. پرسیارێککە دەڵێن نەخۆش دەتوانێت بە نزیکەی لە مانگێکدا ئەگەر زەرور بوو چەند جار ئەکسڕێ وەربگریت ئەشعەی ئەکسڕێ بە نزیکەی بە تەقریبی بە تەقریبی لە بۆچێ نەخۆشێک لە یەک مانجی ئەگەر زەروری بوو دەتوانێت چەند جار ئەشعەی ئەکسڕێ وەرگریت. ئەشعەی ئەکسڕێ جورعەکەی زۆر نییە مەجالی تێدا وەرگریتم باشە بەس یعنی قابلە چەند پێویست دەکا وەرگری خۆ تەسەوڕ ناکەم دە ئەشعەی زیاتر پێویست بکات ئەوەندەش ڕێ هەیە جوڵاتیە سیتی سکانکەی بە 200 ئەشعە هەیە هەتوو مقابلە بکە لەگەر سیتی سکان بە 200 ئەشعە هەیە کەواتە ئەکسڕێیەکە مەجالی تێدا بە تایبەتی لێرە ئەمە دەبی بالانس وەرگرین چەند ئیستیفادەی دەبێتن و چەند زەرەری هەیە ئەگەر ئیستیفادەکە زیاتر بی پێویستتر بی ئەتوو دەکەی دەگری ئەشعەکە هەندێکە جار هەیە ئەشعە تەشخیصەکەی پێیوەستە بە ڕزگارکردنی نەخۆش لە مردن و لێرە ڕەچاوی چ دەکەی ڕەچاوی تەمەن دەکەی ڕەچاوی سیحەتی و شخصە دەکەی هەیە لە ئێنجی قۆناغەکان دوماهی ئەوەیە شێرپەنجەیە معقول نییە تو ئێستا بێ ئەوە لێک دێەوە ئەتوو زیاتر بە تەشخیصی ستیجینگ یعنی مەرحەلەکردن لە قۆناغە چیە هەتا بدەیە دکتۆری بزۆری علاج بکە شێرپەنجەکەی علاج بکە باشترە لەو خەمەی کە ئێستا فکر لێ دەکەینەوە خەمەکە لە جێ خۆی نییە و هەروە تەمەنی نەخۆش منداڵ لەبەرەوەی گوتمان کەمیولەتیڤە تەراکومیە کەڵەکەیە تەسیری ئەشیان ئەو منداڵە لایف ئێکسپێکتانسی زۆرە تەوقعی ئەوەی کە تەمەنی درێژبی زۆرە بەڵام یەکێکی دیکە لە تەمەنی 56 ساڵی زۆر ئەو حسابە ناکەی وەکو لە بۆ منداڵەکەی دەکەی شتانە بە حاڵات دەگۆڕێتی. دابان دەڵێن ئایا بۆ ئافرەتی دووچیان ئەشعەی ڕەنین تا چەند کاریگەری هەیە؟ هەتا ئێستا کە عیلم پێمان دەڵێ زۆر زەرەری نییە دەکرێت لە کاتی حەمل بگیرێت لە مانگەکانی ئەوەڵی حەمل ئەگەر نەیگری باشترە بەس دوایە تقریبەن زەرەرشی ئەو تۆی نابی و ڕەنین لە هەندێک حالت لە حەمل ئیستیفادەی هەیە ئەوە ئینشاڵڵا لە وێبیناری ڕەنین بە درێژی باز دەکەین ئینشاڵڵا. زۆر باشە. پرسیاری تر ئەحمەد دەڵێ سیتی سکان باز بکەن زانم بە کورتی باست کرد لەبەر کاتەکە وتمان کاتی پرسیار و وەڵام بمینێتەوە لە داهاتوودا ڕەنگە بە تەفسیل باسی دەکەین ئەگەر کەس پرسیاری نەبوو دەکرێت زیاتر باسی سیتی سکان بکەی دکتۆر ئەوە لە چاتەکەی نووسیتی. بەڵێ سیتی سکان فرسەتێک لە بۆی باسی شتێکی دیکە بکەم ئەمە باسی زۆر شتمان کرد باسی شتێکمان نەکرد باسی گایدینگ گوتمان ئەو تەریقە وێناکردنی تەریقەکانی وێناکردنیش پزیشکی لە بۆ تەشخیص بەکاردێ بەڵام لە بۆ شتێکی دیکەش بەکاردێ گایدینگ یعنی چاوساغیەت و ببیە دەلیلێک لە بۆ بایەپسی وەرگرتن زەرع وەرگرتن لە پرۆستاتیا تو دەتەوێت زەرعی وەگری لێرە سیتی سکان بەکاردێنی دەتوانین سۆنەریش بەکاربێنی بەس با بڵێن سیتی سکان بەکاردێنی ئەو نیدلێک کە دەچی بایەپسی وەردەگریتن لە پرۆستاتی سیتی سکانەکە بەلای پێشان دەداتن بزڵ پێ دەرە نیدلەکە بە چەند دەرەکەتیە ئەو خەزعی وەری دەگری ئەوەی پارچەی وەری دەگری فعلەن ئەو ماسەیە کە لە پرۆستاتەکەدا یان لە هێڵفی تیشووە کە لە شانەشی زیندوو ئاساییە تەندروستە تو بە غەڵەتی خەزعی وەگری تەشخیصەکەش غەڵەت دەردەچی ئەزەوە لێرە لە بۆ گایدینجش بەکاردێت و هەروە باسمان کرد گوتمان ئەگەر ئینسان مێتاڵی هەبیتن لە ناو جسمی خۆی ئەوە هەندێک ئارتیفاکت دروست دەکە و هەروەها باسی شتێکی دیکە بکەین هەندێزار کۆنتراست بەکاردێ لە سیتی سکان کۆنتراست لە حاڵەتی نەخۆشی درێژخایەن بە تایبەتی نەخۆشی پەککەوتنی گورسیلەکان دەبێت زۆر بە حەزەر بدرێت ئەوە لە سیتی سکان سیتی سکان تەتەوری زۆر پێداهاتیە ئەتووەچی موبایلی ئێستا ئایفۆن هەروها دەکەیت جێنەرێشنێک دەردەچی دەرێ ئایفۆن ئەوەندە ئایفۆن ئەوەندە سیتی سکانیش تقریبا هەوهای لێ هات هەتا ئێستا گەیشتە چەندەها جێنەرێشن
آخر جێنەرێشن سلایسەشی زۆر زیاترە، ریزۆلیوشنەشی زۆر زیاترە، سورعەتێکی زۆر هائیلترە، بە ڕادیێشنێکی زۆر کەمتر و زۆر مهمە لە بۆ فانکشن، پیشاندانی فانکشن بە تایبەتی لە دڵ لە دۆمارەکانی خوێن. ئێستا سیتی سکانێک پێیا بووە کالیسیۆمەکان لە بۆ قیازەکەوەی تراکمی هەیە لە کۆڕۆنەری ئارتری لە دەمارەکان خوێنبەرەکانی سەر دیواری دڵ کە زۆر ڤایتەڵە لە بۆ ژیان. ئەو کالیسیۆم سکۆڕەت پێ پیشان بداتن بە سیتی سکان. لە بۆ نەخۆشیەکانی سینک پێدرن های ریزۆلیوشن سیتی سکان، ئەو زۆر تەسیرێکی ئیجابی هەیە لە بۆ تەشخیص، چونکە ئەگەر شانەشی سەرەتانی یان ناتەبیعی چەند گچکەش بی دەیبێتەوە. ئێستا زۆرە علمەکی دیکە پێیا بووە پێی دەڵێن AI artificial intelligence جەمان لێ بووە وەشی ChatGPT ئەوانە عەقڵەشی ئەلکترۆنی دیجیتەلی دێتن تەحلیلی ئەشعە دەکا. ئێستاوە لە تەوری تاقیکاریدا نەگەیشتە پراکتیکی زۆر بڵاو نەبوویتەوە، بەس زۆر نیشانەی مژدەهێن و خۆشبەختانە هەیە کە دڵمان خۆش دەکات لە بۆی بگەینە قۆناغێک کە دیجیتال بەرنامەی عەقلی دەست کرد مامۆگرافیمان لە بۆ بخینتەوە لە سکرینینگ، چکە سکرینینگ ژمارەشی زۆر لە کەوادیر و لە تاقات و لە شەهادات و لە مەراکز سەحی و لە پارەی دەوێتن، بەڵام ئەگەر زیرەکی دەستکرد بەکاربینن لەوانەیە تەشخیصمان لە بۆ دەکرێتن، حاڵەتەکان دەستنیشان دەکاتن بە مەسرەفەکی کەمتر و بە سریعتریش. و هەروەها لە دیاریکردنی تەمەن ئەشعەی دەست لەسەر دیژیتەڵەشی بە دەدەیە سۆفتوێر دەیخینتەوە تقریبا نێزیک دەبتەوە لە تەمەنی حەقیقی. تەمەن دوونەوەمان هەیە، کرۆنۆلۆجیکەڵمان هەیە یعنی زەمەنی، تەمەنی ڕادیۆلۆجیکەڵیشمان هەیە یعنی بۆنەکە مۆن ئەیجی چەندە، تەمەنی ئێسک چەندە ئەو شخصی ئایا گەشەی کردی لەگەڵ تەمەنی واقعی خۆی ڕۆیشتیە یان بە پاشکەتیە یان بە پێشکەتیە، حاڵەتەیە بە پێش دەکەوێتی. ئەو دەست خۆش دکتۆر. وەڵا کاک ئەحمەد سێ پرسیاری نادێ بە سەرجارە پرسیارێکی دەکەین. ئایا لە ڕێگەی جیهازی سۆنەر چۆن گرەی شێرپەنجە و گرەی لیمفاوی لە مل لێک جیا دەکرێتەوە؟ پرسیارەکە زۆر زانستیم یە چونکە هەندە جار گرەی شێرپەنجە هەر لەناو لیمفەکەیە، یعنی هەر لیمفەکە کە گۆتر لیمف خۆشتر نییە لیمفەکە خاوێن بی، لەوانەیە لیمفە یان ئینفلەمەتەری بی ریاکشنەری بی، یان لەوانەیە یعنی هەوکردن، یان لەوانەیە نیۆپلاستیک بی، لەوانەیە یعنی جێی مێتەستیسی بی، شێرپەنجە پەڕی بیتەوە ناو ئەو لیمفنۆدەی و ئەو لیمفنۆدە بۆرەک لە بۆ پەڕینەوەی ئەو شێرپەنجەیە لە بۆ جێیەکی دی مەجموعە لیمفنۆدێکی دیکە. لیمفنۆدی مەبەستم گرەی ئاساییە، کو گرەی ئاسایی لەگەڵ گرەی شێرپەنجەی لێک جیا دەکەوێت. ئەو سوالێکی زۆر واسع و برۆدە، یعنی چونکە سپێسیفایمان نەکرد، دیاریمان نەکرد بە جوانی کامە لەکوێ جیهان ناتوانینەوە بە ئەوەی جواب دێنەوە، بەس عادەتەن هەندێک کلوی دەدەم، هەندێک کلیل دەدەم. ئەویش ئەوەی مەسەلەن ئەگەر زۆر هایپەرڤایسکولەر بی ئەوە نیشانەکە لە بۆ چی؟ لە بۆ شێرپەنجە، یعنی زۆر دەماری لە بۆ چوبی، چونکە شانەی شێرپەنجەی پێویستی بە گلوکۆزەشی زۆرە، پێویستی بە خواردنەشی زۆرە، پێویستی بە وزەشی زۆر، پێویستی بە خوێنەشی زۆرە، ئەوەیە دەمەوی زۆر هجومی لەسەر دەکاتنەوە تا تەغزیەی بکە. ئەوە یەک. دووەم سپیکولیشن لە بۆردەرەکانی هەبی. سپیکولیشن یان وەکو درک پەلهاویشتنی درچی گچکە نوتو دەرپەڕی و چوکڵە لە دەوروبەرەکانی، یعنی باوەندەرێکی سموث نییە، نەرم ئەوە نییە، ناڕێکە پەل دەهاوێت و کۆنفیگرێشنی شانەکانی دەوری بە تایبەتی چەوریەکان ئەوان تێک دەدا، بەستەرەکان دەپسێنی هەندێکیان ئەو نیشانانە لەوانێ هەندێکجار میکرۆسی تێدا ڕوویدا، یعنی مردەڵەی یان وەچی دەڵێ پێ دەڵێن بوودەڵە دەبی یان ڕزی و دەبی،
شانەکە. سیز دەبی بە بەڵێ زۆر باشە. پرسیاری دووەمی بگەڕە مۆسفێری دەڵێ ئەو ئاوێدانەی ئێتەقا پرسیاری دووەم ئایا ئەو رادیۆئاکتیڤ ئاوێدانەی کە دەدرێنە نەخۆش بە چ جیهازێک فەحسی بۆ دەکرێت و ئایا کاریگەری هەیە ساید ئیفێکتی هەیە؟ بەڵێ ساید ئیفێکتی هەیە. آخر مەسەلەکە ئەوەیە ئەمە باسی ڕادیێشن دەکەین تیشکدانەوە ئەو ئایزۆتۆپانە ئەوانە ڕێدیێشنە طبعاً ئەوە دەچنە ناو جسمی ئینسانی دەچنە ناو شانەکان دەبنە ڕێدیۆئاکتیڤ شانەکان لە بۆ ماوەچی هەتا کلیرەنس دەبی لە ناو لەشی خاوێن دەبتەوە لەشی تقریبا هەندە جارە تا 2 ڕۆژ دەمێنێتەوە لە ناو جسمی ئینسانی. بەڵێ زەرەری هەیە بەڵام ئەمە دایمەن چ دەڵێن قازانجەکەی زیاترە لە زەرەری چکە مە میزانێک تەرازوەکمان هەیە ئەوە یەک نازەم ئەوی دیکەش گوتی بە چ جیازێک دەبینرێتەوە یعنی جیازەکان متەنەوەعن دوای ئینشەڵا ئەگەر خوا یاربی بەحسی دەکەین بەس دەتان بەیەک جوابی جواب دەمەوە بەگامە کامێرای جاماڕێی گامە. بەڵێ پرسیاری سێمیشی ئایا جیهازی کواڵیتی باشی سۆنەر فەرقی چیە لەگەڵ جیهازێکی نۆرمەڵ بی و لە کوردستان جیهازی سۆنەری کواڵیتی باشمان هەیە؟ بەڵێ هەیە چۆن ئایفۆنی باش هەیە ئێستا ئەوی دیکە گالاکسی باش هەیە جیهازی باشیش هەیە بەڵێ ئەو جیهازێک کە ئەوڕۆ دروست دەکرێت لە خارج سبەینە لێرەیە چونکە بەپارەیە و بواری کڕینی هەیە بەڵام چەند جیهاز نوێتر بی سعری گرانترە مەرجیش نییە ئەو جیهازێک کوالیتێکی زۆری هەیە و قابلیەتێکی زۆری هەیە ئەم لە بۆ هەموو نەخۆشە پێویستم پێبی وەکو سەعاتیە وەکو مۆبایلە مۆبایل هەیە زۆر مواسەفات تێدا بەسە تۆ دەمە هیچ پێ نییە لەوانەیە شخصێک بە 2 ساڵ هەندێک مواسەفات هەیە لە مۆبایلەکە ئیش پێ ناچن. دەستەکان خۆش کاک دکتۆر وڵایی وەبزانم پرسیارەکان تەواو بووینە ئەگەر شتێکی کۆتاییت مابی بتەوێ باسی بکەی لە بیرمان چووبی 5-6 دقەکمان مایە ئەگەرنە کۆتایی پێدێن. هیوادارم وەختەکەتان لەگەرە من هەندێک سوودی هەبی لە بۆ من و لە بۆم گۆش ئەکید زۆر سوودی هەبوو دکتۆر ئینشاءالله خۆشحاڵم وەختەکەتان لەگەرە سوودی هەبی لە بۆ من دەستان خۆش زۆر سپاس بۆ کاک دکتۆر ڕزگار شێروانی پسپۆڕی تیشکزانی تۆروەی نەگۆ بەڵام بەخۆی یادەکەی لە بنەسڵاوەیە کاک دکتۆر لە سەڕی چەند دەراگەر ناوچانەکاری لەکن مزگەفتی ئاڵتونسکیە لای مزگەفتی ئاڵتونسکیە لەوێن دەرێ بۆ خۆی دادەنیشی ئەگەر کەسێک پرسیاری هەبوو یان پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر بوو یان ئەگەر پێویستی بەو تیشکانە بوو ئینشاڵڵا کەس نەخۆش ناکەی بەڵام بۆی مرتاح بن لە نەتایج لە شتەکان دەتوانن سەردانی بکەنەوە بەناوی ئەکادمیای مەگامایند زۆر سپاسی بەڕێز دکتۆر ڕزگار شێروانی دەکەین بۆ کاتەی کە دەزانین سەرقاڵیشە و ڕەمەزانیشە بە ئێمەی سپارت کە داوامان لێکرد و تەکلیفمان لێکرد ئینشاڵڵا لە داهاتووشدا ڕەنگە بەرنامەی ترمان دەبێت. سپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە تا ساعتێک و نیوە لەگەڵمان بوون ئەوەش دلیلی ئەوەیە کە دەیانەوێت شتی نوێ فێربوون و ئەوانیش ئەو زانیاریە بگوازنەوە شۆڕی بکەنەوە خواردتر بۆ کەسانی دەوروبەر و خێزان و ماڵ و منداڵەکانیان تاکو سوودی هەبێ لە کاتی پێویستە. سپاس بۆ ستافی ئەکادمیای مێگامایند کە لە پشت لاپتۆپەکان و لە پشت پەردەوە زۆرمان نەناسانە هەوڵ دەدەن بۆ ڕێخستنی کاروبارەکان هەر لە ڕاگەیاندن و تۆمارکردن و دوای بڵاوکردنەوەی ئەو وێبینارانەی کە دەیکەین بە تایبەتی مامۆستا شەماڵ فەرمێسخان کە پشتیوان کە ئەوانە بەردەوام لە کارکردندان. دووبارە سپاس و کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک انشاءالله لە هەفتەکانی داهاتوو بە بابەتی باش لە خزمەت ئێوە دەبین. ئەگەر دەتانەوێ بەرهەمەکانی تری ئەکادمیای مێگامایند ببینن دەتوانن سەردانی چەناڵی یوتیوبەکەمان بکەن یان هەر مێگامایند پلس ئەکادمی بە ئینگلیزی بە کوردی لێ بدەیت کێشە نیە. وێبسایتەکەشمان www.kmag.com
mmp.ac کە هەموو وەبینارەکانی پێشوو لەوێن دەرێ بەردەستە و ئێوەش دەتوانن بە خۆڕایی بڵاوی بکەنەوە بۆ سوودی گشتی. دووبارە زۆر سپاس، کاتێک خۆش بۆ هەموو لایەک و شەوتان چاک. زۆر سپاس، کاتێک خۆش.